عزیزانم لە هەر شوێنێکم سڵاویمەتان لەوێت بەیانیتان باش بێت بەو هیواین کە بەیانی هەموو لایەکتان پڕ بێت لە خۆشی و کامەرانی. عزیزانم بەو هیواین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە ماڵەکانتان بمێنەوە دڵنیابن لەوەی کە قەدەغەی هاتوچۆ لە سوود و قازانجی هەریەک لە ئێمەیەت کاتان لێکین کە لەم کاتەدا پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە پاک و خاوێنی ڕابگرن بەو هیواین کە ئەو دوکاندارانشی ڕێگەیان پێدراوە لە ئێستادا دوکانەکانیان بکەنەوە لەسەر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و بەو هیواین کە هەمووان بەیەکەوە ببینە هۆکارێک بۆ ئەوەی کە بەسەر ئەم نەخۆشیەدا سەر بکەوین. عزیزانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە نەخۆشیە باوەکانی چاو ئەکەین. وەک ئەزانین کە لە ئێستادا ئێمە زۆر لە ماڵەوەین زۆربەی کاتەکانمان بە سەرکردنی شاشە زیرەکەکان و تیڤەکانەوە بەسەر ئەبین. ئەمانێ بزانین کە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی کێشەکانی چاوە، ئەمە تا چەند نەبێتە هۆکارێک بۆ هیلاکبوونی چاوە، هیلاکبوونی چاو هۆکارەکەی چییە و باسێک لە نیشانەکانی ئەکەین و چۆن بتوانین چارەسەری بکەین. لە هەمان کاتیشدا باسێک لە نەخۆشیە هەستیاریەکانی وەرزەکان ئەکەین بۆ چاوە گەزانین ئێمە ئێستا لە وەرزی بەهارداین زۆر کەس هەیە بەم وەرزە چاوەکانی هەستیاری هەیە لەم کاتەدام کەسە چی بکە و نیشانەکانی چین چۆن بزانین کە ئەو کەسە هەستیاری چاوی هەیە و چۆن بتوانین چارەسەری بکەین. ئەمە تەوەری یەکەمان. دوابەجای ئەوە چینە سەر تەوەری دووەممان. لە تەوەری دووەمماندا باس لە زیادبوونی کێشە دەرونیەکان ئەکەین بەهۆی کەرەنتینە و لە ماڵەوەمانەوەمان. وەک ئەزانین کە لە ماڵەوەمانەمان بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە کێشە دەرونیەکانمان زیادی کرۆ یەکیش لەو کێشانە واسواسەیە و ئەو کەسانی کە واسواسیان هەیە ئەمانە هۆکارەکەی چییە و ئەمە تا چەند ئەم کەرەنتینە بۆتە هۆکارێک بۆ زیادبوونی ئەم نەخۆشییان و ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە نیشانەکانی کەسی واسواس چین و ئایا دەوروبەر و خەڵکانی خێزانەکەی تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئەم واسواسیە خۆ چارەسەرکردنی و چۆن بتوانین کە چارەسەری بکەین. وەک ئەزانین لە ئێستادا نەخۆشخانەکان داخراون لە ماڵەوەین و قەدەغی هاتوچۆیە لە ماڵەوە چۆن بتوانن کە خۆیان چارەسەر بکەن. ئەمەش تەوەری دووەمان. دوابەتای ئەوە چینە سەر تەوەری سێممان. لە تەوەری سێماندا ڕاستەوخۆ میوانمان ئەبێت لە سۆدیۆکانمان لە هەولێر وەڵامی پرسیارەکانمان ئەداتەوە. تەوەری سێمان باس لە سوودوەرگرتن لە قەیرانەکانەکەین. وەک دەزانین کە هەرێمی کوردستان بە قەیرانێکدا تێپەڕی و زۆر کەس نیان ئەتوانی بژێوی ژیانی خۆیان دابین بکەن یاخود ئەو موچەیە هەیەیان بوو بەشی پێداویستەکانی ژیانی نەئەکردن. ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین تۆ چۆن سوود لە قەیرانەکان وەربگرین لە ئێستادا و چی بکرێت بۆ ئەوەی کە بیرۆکەکانمان پەرە پێ بدرێت. لە هەمان کاتیشدا وەک ئەزانین ئێستا کەرەنتینەین لە ماڵەوە زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبین چی بکەین بۆ ئەوەی کە پەرە بە تواناکانمان بدەین و لە هەمان کاتیشدا سوودمان هەبێ بۆ دەوروبەرەکانمان. بەڵێ عزیزانم ئەمە تەواوی بڕگە بابەتەکانمانە بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان بن سوودی لێ وەربگرن. بەڵێ عزیزانم وەکوتمان لە تەوەری یەکەممان و سەرەتاماندا باس لە نەخۆشیەکانی چاو ئەکەین نەخۆشیە باوەکانی چاو و لە هەمان کاتیشدا باس لە هیلاکبوونی چاو ئەکەین تا چەند ئەم لە ماڵەبوونەمان و سێرکردنی تیڤەکان و شاشەکان هۆکارن بۆ هیلاکبوونی چاومان و چۆن بتوانین چارەسەری بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر پێشڕەو ئومێد پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕی چاو بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمانە. دکتۆر گیان سڵاو لێ ببانیت باش بێت. سڵاو لە بینەرانی خۆشەویست بەیانی هەموو لایەکتان باش. سپاس دەکەم بەخێراتیت. دکتۆر گیان با باسێک سەرەتا لەوە بکەین کە تا چەند لە ماڵەوەبوونمان و خەریکبوونمان بە شاشە زیرەکەکان هۆکارن بۆ هیلاکبوونی چاومان. بەڵێ وەک دەزانین لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی خۆشەویست کەرەنتینە کراون لە ماڵەوە لە ماڵەکانی خۆیان داما و نەتەوانێ و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ئەو هاوڵاتیانە زیاتر و زۆرتر خەریکی مۆبایلە زیرەکان یاخود کۆمپیوتەر یا تابلێتە زیرەکەکان بن یاخود بە شێوەیەکی گشتی سەیری تەلەڤیزۆن بکەن. ئێمە هەمیشە ئامۆژگاریمان بۆ هاوڵاتیانی خۆمان ئەوەیە کە هەتاوەکو دەتوانیت باشتر وایە کەمترین کات بەسەر بەریت لەسەر ئەو ئامێرە زیرەکانە. لەبەرەوەی وەک دەزانین ئەو ئامێرە زیرەکانە ئەگەر بێت و بۆ ماوەیەکی درێژخایەن بەکار بهێنرێت هەندێک ماک لە چاوەکانماندا دروست دەکات. بۆ نمونە ئەگەر بێت و زۆر بەکار بهێنێن لەوانەیە بێتە هۆی هیلاکبوون و ماندووبوونی چاوەکانمان، لەوانەیە بێتە هۆی وشکبوونەوەی چاوەکانمان، لەوانەیە بێتە هۆی هەستیاریکردن بە ناڕەحەتی و قورسی لە ناو چاوەکاندا. لەبەرەوە ئێمە ئامۆژگاری هاوڵاتیان دەکەین ئەگەر هاتوو بەکاری دەهێنن یاسای 320 پەیڕەو بکەن کە بریتە لەوەی ئەگەر هاتوو بۆ 20 قولەک کۆمپیوتەر یا مۆبایلێ بەکارهێنا بۆ 20 چرکە تا دەتوانی 20 پێ دوور بڕوانرە بەمە پشوێک دەدەی بە چاوەکانێ و ئەو کاتی کە مۆبایل بەکار دەهێنی هەوڵ بدە
چاوت زوو پتروکێنی لەبەر ئەوەی لە وشک بوونەوەی چاو خۆت بپارێزی هەروەک دەزانین لە کاتێکدا ئێمە سەیری تابلێتە زیرەتەکەکان دەکەین سەیری ئامێرە زیرەکان دەکەین تروکانی چاو کەم دەبێتەوە و تروکانی چاو بۆ ئەوەیە کە ناو چاومان تەڕ بکاتەوە و بیپارێزێت لە تەپوتۆ لە هەر شتێک کە کەوتۆتە ناوچایی باشە لەو کاتێک کە ئێمە تەرکیز دەکەین لا ئیرادیەن بەبێ ویستی خۆمان تروکانی چاو کەم دەبێتەوە چاوەکە زۆرتر دەکرێتەوە و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە زۆر زیاتر چاوەکە وشک بێتەوە لەبەرەوەی کە کاتێک چاو دەکرێتەوە ئەو چوری و ئەو ئەوەی کە بەهۆی تروکانی چاوە دەردەدرێت کەمتر دەبێتەوە وە زوو ئەو ئاوەی لەسەر چاوەکانت دەبێت بە هەڵم لەبەر ئەوە ئێمە ئامۆژگاریان دەکەین تاوەکو دەکرێت کەمتر بەکاری بهێنن. دکتۆر بەدەر لە سەرکردنی شاشە زیرەکەکان ئەمە بزانم کە ئەزانین زۆربەی کەس لە ئێستادا خەوی تێک چووە و کەم ئەخەوێت یا خۆش زۆر ئەخەوێت ئەم تا چەند کاریگەری هەیە لەسەر هیلاکبوونی چاو. بڵێ خۆی ئێمە هەمیشە ئامۆژگاری هاوڵاتیان دەکەین ئەو کاتی پێش ئەوەی پلانی خەودابنی باشتر وایە شوێنەکەت لە خەوەکە لە ژوورێکی تاریک و ئارام داوێت و تەلەڤیزیۆنی تێدا نەبێت محاولەکە بە سەعاتێک کاتژمێرێک پێش ئەوە مۆبایلی زیرەک و کۆمپیوتەر و ئەم شتانە بکوژەنیتەوە نەیبیت لەگەڵ خۆت بۆ ناو جێگەکەت لەبەر ئەوەی تێژینەوەکان دەریان خستووە ئەو کاتانەی کە هاوڵاتی لە ناو جێگەدا دەبێت طبعاً ئاتن گڵۆپەکان هەمووی کوژاوەتەوە ژوورەکە تاریکترە بۆی بخەوێت بەڵام لەو کاتەدا زیانی ئامێرە زیرەکەکان زیاتر دەبێت لەبەر ئەوەی لەو کاتەدا ڕەشێنەی چاو گەورەتر دەبێت کە ڕەشێنەکە زیاتر کرابەوە زۆرترین تیشکی شینی پێ دەڵێن کە لە ئامێرە زیرەکاندا هەیە لە مۆبایلدا تێپەڕ دەبێت بە گلێنەی چاودا و دەگاتە تۆڕەی چاو و زیان بە تۆڕەی چاو دەگەیەنێت لەوانەیە هەندێک ببێتە هۆی کەسبوونی چاو زۆرترین زەرەریان پێ دەکات بە تایبەتی لەبەرەوەی ئێمە ئامۆژگاریان دەکەین ئەگەر هاتوو ئامێرە زیرەکانیشان بەکارهێنا لە ڕووناکیدا بەکاری بهێنن لەگەڵ خۆیاندا نەیبن بۆ شوێنی خەوتنەکەیان و دەرکەوتووە ئەو هۆرمۆنەی هۆرمۆنێک لە شەودا دەردەکرێت کە دەبێتە هۆی ئەوەی کە زووتر بخەویت ئەگەر بێت و سەری و ئامێرە زیرەکانە بکەیت دەمە دەبێتە هۆی تێکچوونی ئەو هۆرمۆنە لەبەر ئەوە خەوێکی ناڕێک و پێکرد دەبێت و ئێمە وەک دەزانین ئەو کەسانەی کە ئێستا لە ماڵەوە کەرەنتینە کراون هەمیشە ئامۆژگاریان دەکەین کە خواردنی بە سوود بخۆن وەرزش بکەن بە دوورکەونەوە لە ئامێرە زیرەکان خۆشیان قەلق نەکەن. دکتۆر باسێک لە نیشانەکانی هیلاکی چاو بکەین بزانین چۆن بزانین کە خۆمان یاخود کەسی بەرامبەرمان چاوی هیلاکە. بڵێ خۆی عادەتەن هیلاکی چاو ماندووبوونی چاو نەخۆشەکە خۆی هەست بە ماندوێتی دەکات جاری وا هەیە لە دکتۆر هەست دەکەم چاوم قورسە هەست دەکەم تێرخەو نیم هەست دەکەم چاوم وشکە چاوم زبرە هەست دەکەم شتێکی تێدایە ئەمە هەندێک هۆکارن لەوانەیە کە هۆکار بێ بۆ وشکبوونی چاو چونکە ئەو کاتە کە کاتێک زۆر مۆبایلی زیرەک بەکارێنێت چاوی ماندوو ئەبێ. دکتۆر بەدەر لە خۆی کە هەستی پێ ئەکات کەسی بەرامبەر هەستی پێکات بڵێن بۆ نمونە گۆڕانکارێک لە چاوی ڕوو بدات و بێتە هۆکارێکەوەی کە نیشانەکانی دەربێت و کەسی بەرامبەر هەستی پێ بکات. بڵێ لەوانەیە ئەو کەسە هەستەکەی چاوی ماندوو دیارە ینی چاوی گەش و جوان نییە یاخود هەستەکەی سووربوونەوەی لە ناو چاوەکانیدا هەیە لەوانەیە بەبوونی ئەوە بێ کە ئەم کەسە تێرخەو نەبووە و چاوی وشک بوو بێتەوە یاخود هەندێک جار یەکێکی تر لە هۆکارەکانی ماندووبوونی چاو نەخۆش هەیە کە زۆر کۆمپیوتەر بەکارێنێ تووشی چاوفرانن دەبێت دکتۆر هەست دەکەم بەرامبەرەکەم هەست دەکەم من چاوم زوو ئەتروکێنم خۆی هەست بەم شتانە دەکات. دکتۆر باسمان لە بەکارهێنانی شاشە زیرەکەکان و تەکچوونی کاتی خەومان ئەمانە کاریگەریە هەیە لەسەر چ بەشێکی چاو بە تایبەتی و ئەبێتە هۆکارێک بۆ هیلاکبوونی چاومان. بڵێ خۆی بەعام کە بەکارهێنانی شاشە زیرەکان کاریگەری لەسەر بەشەکانی چاوەیە وەکو باسمان کرد لە بەشی پێشەوە کار دەکاتە سەر گلێنە و کار دەکاتە سەر ئەوەی کە چاو دووشک بێ کە تۆ چاو وشک بوو هەست بە زبریەک دەکەی لە ناو چاوتە هەر بێتە هۆی وشک بوونی چاو و هاتوو وەکو باسمان کرد ئەگەر بێت و لە شوێنی تاریکدا بەکاری بێنێ ڕووناکێکە گونجاو نەبێ لەوانەیە ئەو تیشکە شینەی لە ئامێرە زیرەکانەوە دەردەچێت بگاتە تۆڕەی چاو و کار لە تۆڕەی چاو بکات کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەسبوونی چاو. دکتۆر باسێک لە چارەسەرەکانی بکەین چارەسەرەکانی چییە و کەسێک ئەگەر چاوی هیلاک بێتە لای ئێوە چی بۆ ئەکەن وەکو چارەسەر؟ بڵێ تەمان خۆی
ماندووبوونی چاو کۆمەڵێک هۆکار دروستی دەکات ئێمە دەبێت لە پێشدا هۆکارەکە بدۆزینەوە بزین ئایا هۆکارەکەی چییە ئەگەر هەبێت و هۆکاری ئەو هیلاکبوون و ماندووبوونی چاوەی ئامێرە زیرەکان بێ ئێمە ئامۆژگاریان دەکەین کە یاسای سەیبیستەکە بەکار بهێنن و دوور بکەونەوانێت تاوەکو پێیان دەکرێت لە ئامێرە زیرەکان لەگەڵ خۆیاندانەی بن بۆ شوێنی خەوتنیان بۆی خەویان لێ تێک نەچێت ئەگەر هاتوو هۆکارەکە وشکبوونی چاو بێت ئێمە سەیری دەکەین هەندێک لە نیشانەکانی وشکبوونی چاو یا پشکنینی تایبەت هەیە بە وشکبوونی چاو بۆی دەکەین ئەگەر بێت و وشکبوونی چاو بێت کە بەبوونی ئەوەی کە ئەم کەسە زۆر چاوی کردوتەوانێ و چاوی کەمتر تروکانوە لەەوە ئێمە دێین ئەوە چارەسەر دەکەین بە بۆی نووسینی هەندێک لە قەترەی فرمێسکی پاکەرەوە بۆ ناو چاوەکە و بۆی ئەو تیشکە زیان بەخشانە کەمتر بگاتە سەر چاوەکە و پێی دەڵێن زوو چاوت بتروکێنە و ئامێرە زیرەکە ئەگەر هاتوو ڕووشاویەکی تیا بوو یا تەپوتۆز خۆڵی پێوە بوو بیسڕە پاک ڕای بگرە بۆ ئەوی تیشکدانەوە دروست نەبێ و ئەگەر بێت و لە شوێنێکدا سەیری کرد نابێ شوێنەکە زۆر تاریک بێ ئەبێ ڕووناکیەکە گونجاو بێ لەگەڵ دەور و بەریدا دەستەکانە خۆش بێگەڕێم و لای بەڕێز لەسەر چارەسەرەکان دکتۆر بەڵام ئێستا پامنێرمان فەرحان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەردەم نەخۆشخانەی چارەسەری کۆرۆنا لە هەڵەبجە لەگەڵمانەیە فەرحان سڵاو دەبێ و بەیانیت باش بێت ئەمە بزان زانیاریەکان لای تۆ چین بەڵە کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری تایبەت بە کۆرۆنا هەن کاژمێر لە بەردەم سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە جارێکی دیکە دەرمانی دژە ڤایرۆس لە ناو پارێزگای هەڵەبجە لە بەشی باڵدەنگەڕێکی مامۆستایان بەرەوسەرەوە دەڕژێنرێت لەلایەن تیمەکانی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە و تیمە تەندروستیەکانەوە ئەمە با بڵێن لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە تاوەکو ئێستا چەندین جار دەرمانی دژە ڤایرۆس لە ناو پارێزگای هەڵەبجە ڕژێنراوە بۆ ئەوەی کە ڕێگری لە ڤایرۆسی کۆرۆنا بکرێت و بڕیارە ژمارەیەکی زۆر لە تیمە تەندروستیەکانیش لەو پرۆسەیەدا بەشدار بن و داوایان لە هاوڵاتیان کردووە کە نێنە دەرەوە بۆ تاوەکو ئەو پرۆسەیە بەڕێوە دەچێت و کاژمێردا لە بەردەم سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە لێدوانی ڕۆژنامەوانی لەو ڕۆوە دەبێت لەلایەکی دیکەوە کاژمێر نۆل لە گوندی بەڵخە لە ناوچەی هەورامان هەڵمەتی دژە ئەو مێرووە زیان بەخشانی کە لە ئێستادا هەنوو زیان بە کشتتوکاڵ دەگەێنن و لە ئێستادا لە وەرزی گەشەکردنان هەڵمەتێکی تایبەت لەلایەن بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەوە بەڕێوە دەچێت و تیمەکانیان لە کاژمێرنەوەدا لە ناوچەی هەورامان دەبن من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی کۆرۆنادام نەخۆشخانەیە چەند ڕۆژێک پێشەوادەیە کە داندا بوو تەواوبکرد نەخۆشخانەکە تەواو بووە ئێستا لەلایەن هەم خێرخوازان و هەم سەرمایهدەران و هەم ئەو حیزب و لایەنە سیاسیانی کە بڕیاریان داوە ئامێر و پێداویستی بێنە نەخۆشخانەکە پرۆسەی تەسجیزکردنی با بڵێن نەخۆشخانەکە دەستی پێکردووە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەمە ئێستا ئاراس حەمەد سەعیدم لەگەڵایە پەرستاری چانکۆوە بۆی بزانین ئێستا ئەم کۆنتێنەرە چیە لێرە وەساوەکە گەراز بەیانیت باش و پێمان بڵێن نەخۆشخانەکە کەی بەرەو ڕووی نەخۆشەکان دەکرێتەوە و ئەم کۆنتێنەرەی کە ئێستا هاتووە چی تێدایە بەخێرهاتنتانەکەین وەکوەزانن کە لە سەرەتای دروستکردنی بیناکەوە کۆمەڵی خێرخواز و سەرمەدەداری شارەکە هەستامە دروستکردنی خەسەخانەیەکی جوان و تۆکمە بۆ نەخۆشانی کۆرۆنا خۆشبەختانە هەر لەلایەن خێرخوازانەوە و بەڕێزان کاک حاجی عەبید و کە دیاری هەستامە دابینکردنی کۆمەڵێک بێد و پێداویستی خەواندنی نەخۆش وەکو ئەو چەک مەجروشتانی کە پێویستە لە پاڵ بێدێکی نەخۆشە هەبێ هەر خۆشبەختانە خۆیان هەستان بە دابینکردنی بڵێن مۆنیتەری چاودێریکردنی حاڵەتی نەخۆشەکە هەروەها بیرمان نەچێت دەستگای مرۆیی مام ئەوانیش پێشتر لە ڕێگەی بەڕێوەبەری مەڵبەندی بڵێن هەڵەبجەوە وعدیاندا بوو کە ئەوانیش بەشدار بن لە تەجهیزکردنی خەستەخانەکە خۆشبەختانە ئەوانیش کۆمەڵێک ئامێر و پێداویستی باشیان بۆ کڕەوین بۆ بڵێن تەکمیلکردنی نەخۆشخانەکە باشە ئەو ئامێرانەکەی دائەندێن وەکەی بە شێوەیەکی فەرمی دەسەکەن بە وەرگرتنی نەخۆش لەم نەخۆشخانەیە وەک بینن ئەوە ئێستا کۆنتێنەری خۆشبەختانە گەشتووە هەر ئەمڕۆ دەسەکەین بە هەڵبەستنی ئەو پێداویستیانی کە گەشتووە ئەوانەی تریش کەماون ئێمە هەر لە دانانی بێدەکان و مۆنیتەرەکانەوە ئەتوانین دوای دابینکردنی ئەڵبەت ئۆکسیژین ئەتوانین نەخۆش وەرگین ئەو نەخۆشانەی کە حاڵیان بڵێن باشە
ئەوەشی کە خانە خاص پێویستی بە جیهازی ڤنتیلەیتەر ئەوانە بێ خەستەخانەی ترمان هەیە توانین لەوێ جارێ چارەسەریانگەین تا ئەم بەتەواوی تەکمیلە ئەبێ ینی ئەکرێ بڵێن هەر لە ئەمڕۆ بەیانیەوە بەتەواوی حەزرە بێت خەستەخانەکەمان. نەخۆشخانەکە تا چەند تایبەتمەندی نەخۆشانی کۆرۆنای تێدا ڕەچاو کراوە؟ تا ڕادەیەکی زۆر باش بکە بە تایبەتی بۆ ئەو حاڵەتە دروست کراوە ژووری تایبەتی بڵین تاک نەفەری و دوو نەفەری دروست کراوە بۆ حاڵەتانی کە بڵین جابن و زۆر تێکەڵای دروست نەبوو بە تایبەت بۆ حاڵەتی کۆرۆنا دروست کراوە. لە داهاتووترام نەخۆشخانەیە گەر بەسەر کۆرۆنای سەرکەوتن نەبێت بە نەخۆشخانەیەکی لە داهاتووە کۆمەڵک پلانی زۆر هەیە ئەلبەت ئەو کاتە بە پێویستی چکە ئێمە لە تەندروستی هەڵەبجە کۆمەڵێک پێداویستی زۆرمان هەیە وەکەوەی مەسەن تاسە قەستەرەمان نییە لە هەڵەبجەیە ئەکرێ بیکەین نەخۆشخانەیەکی قەستەرە خەستەرە بڵێ چارەسەرەکانیان ئەکرێ بیکەین ICU یان ئەکرێ بکەینە هەر شتێکی ترکە پێویست بێ لە داهاتووە تا ئێستا بەڕاستی کۆمەڵێک پلانیان بۆ داناوە ئەگەر ئیشەڵا ئەم بەڵایەمان لە کۆڵ بووە بتوانین ئەم خەستەخانەی وەکو چی بەکاربێنین کۆمەڵێک پرۆژە گەڵاڵە کراوە ئەو کاتە بە پێویستی پرۆریتی ئەو شتانێک کە کامیان پێشترە بیکەینە ئەوە. بەڕێبەری گشتی شەو پۆستێکی کردبوو ڕایگەاندبوو کە نزیکە سەرکەوتن بەسەر کۆرۆنایەوە تا چەند هەنگاوەکانی با بڵێن چارەسەرکردنی ئەو 18 کەسەی کە ئێستا هەن وەکو حاڵەت تۆمارکراون نزیک بووەوە لەوەی کە بە تەواوەتی چارەسەر بکرێت. خۆشبەختانە ئەو نەخۆشانە فترێکی باشە لە خەستەخانە ماونەتەوە نیشانەکانیان بە پێی ئەوەی کە عیلاجانەی وەریان گرتووە نیشانەکانیان زۆر کەمە وازیان زۆر باشە و لە قۆناغی کۆتاییان ئەگەر سێجار لەسەر یەک فەحسیان بۆ بنێرێ و هەر سێجارێکە نەگەتیڤ دەرچێ ئەوان ژەگەڕێنەوە ماڵەوە لە پرۆسەی گەڕانەوە ماڵەوەیان خۆش ئەو خەبەرێکی خۆشە بۆ ئەو نەخۆشانی کە لێ داخل کراون. کۆتا پرسیارم ئەو ئامێرەی کە ریال PCR کە ئێستا لە هەڵەبجەدان دێت تا چەند سوودی دەبێت بۆی کە خێراتر بکرێن پشکنینەکە؟ بە تاکید سوودێکی زۆر زۆری ئەبێت بەوەی کە ئێمە جاران کە تێستەکانمان وەرەگرت ئەوە بمان ناردای بۆ سلێمانیش بەسپاسەوە ئەوانیش هەرچەند بڵێن لۆدی زۆر بەی شارەکانی تریان لەسەر وەکو دەربەنی خان و سلێمانی خۆی و ئەترافەکانی لەبەرەوە هەنێک جار وایە کرد کە فەحسەکانمان زۆر تەخیر بن ئەگەر بێت و ئەم مختبەری خۆمان تەواو ببێ بتوانین لێرە فەحسەکان بکەین ئەکید زۆر بە خێراییتر نەتیجەمان دەسەکە و ئەتوانین فەحسێکی زیاتری ژوەرگرین. سپاس بۆ ئێوەش بەخێر بن سەرچاو. بەڵە کۆژین بەیانینا دوو بەیانی بڕیارە دەستگای مرۆیی مام بڕێکی زۆر پێداویستی بگێنێتە ناو نەخۆشخانەکەەوە ئامادەکاری بۆ کراوە بکە هەر پێشووتر لەلایەن لێبسای مەڵبەندی ڕێخستنەوەی شارە زوورەوە کاتێرە و لەگەڵ بەرپرسانی کەتی تەندروستی پرۆپۆزەڵێکیان لێ وەرگرتووە دەستگای مرۆیی مام سەرجەم ئەو پرۆپۆزەڵەی کە لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجەوە پێی دراوە سەرجەمیان دابین کردووە و بڕیارە سبەی نەیان دوو سبەی بە هاوکاریەکان بگەنێرە و بە تەواوەتی نەخۆشخانەکە بەرەو ڕووی نەخۆشەکاندا بکرێتەوە هەرچەند با بڵێن بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئاماژەی بۆ کردووە کە بڕیارە هەر لەم هەفتەیەدا بڕێکی با بڵێن ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە توشبوون بنێرێنەوە ماڵەوە و بەو هیوایە کە ئەم نەخۆشخانە هیچ کەسێک پێویستی نەبێت کە دەکرێتەوە. ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان فەرحان کە بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ عزیزانم گەڕێم وڵای میوانەکەم دکتۆریان باسێک لەسەر چارەسەرەکانمان کرد لە پێش ئەوەی ڕاستەخۆکە داخڵ بێت باسمان لەوە کرد کە قەترە بەکار ئەهێنرێت وەکو چارەسەرێک بۆ هیلاکی چاو ئەمە بزانم تا چەند ئێوە ئەو کەسانی کە چاویان هیلاکە و سەردانی ئێوە ئەکەن ئێوە عینەکیان بۆ ئەنووسن و عینەک تا چەند هۆکارێکە بۆ کەمکردنەوەی هیلاکی چاو. بەڵێ وەکو پێشتر باسمان کرد دەبێ هۆکارەکەی بزانین ماندووبوونی چاوەکە ئایا بەبوونی و شتبوونی چاوەیە بە کامە خۆی هۆکارێکە ئەتوانین قەترە بەکار بهێنرێ بۆ وشکبوونەوەی چاوەکە فرمێسکی دەستکرد بەکارهێنرێت و کەمکردنەوەی ئامێرە زیرەکان ئەتوانین ئامۆژگاریان بکەین و ئەو شتانەی تر بۆ پارێزگاریکردن لە چاو کە پێشتر باسمان کرد و ئەتوانرێت ئەو چاویلکەی تایبەت بە کۆمپیوتەر کە ئەگەر بێت و مادی فیلتەری تێدابێ کە زۆربەی ئەو تیشکە زیان بەخشانەی کە لە کۆمپیوتەر و یا ئامێرە زیرەکانەوە دەرچن ئەگەر بێت و فیلتەرێکی باشی تێدابێ ناهێڵێ بگاتە ئەم عینەکە دکتۆر جیاوازی هەیە لەگەڵ عینەکێکە کەسێک چاوی کەس بێت. بڵێ جیاوازی هەیە ئەتوانرێ لە هەندێک حاڵەتدا بۆ نمونە کەس هەیە
چاوی کزە دێ بۆ لای ئێمە دەرەجەی چاوەکەی بۆ دادنین لەگەڵیشا بۆی دەنووسین با مادەی فیلتەری کۆمپیوتەری تێدا بێت یاخود هەندێک لە مادەی تر بۆ نمونە خەڵگەی حەز دەکا لای کە ڕۆژمە بەردەم تشکی خۆر بە ڕەنی چاویلکەکە بگۆڕێ بە ڕەش ئەو بە پێی ویستی خۆیەتی دەتوانێت ئەوانەی تێ بکرێت. ڕاستە. دکتۆر بابینە سەر هەستیاری چاو ئەمێ بزانم کە هەستیاری چاو چییە و لەکەیدا ئەمە هەستیاریە دروست ئەبێت؟ بڵێ خۆی هەستیاری چاو لە وەک زۆربەی هەستیاریەکانی تر کە لە ئەندامەکانی تری لەشدا ڕووە چاویل جاری وە هەیە هەستیار دەبێت بەرامبەر بە مادەیەکی دیاریکراو. چاوەکە هەست دەکەین کە خورانێکی زۆری بۆ دروست دەبێت ئاوسانێکی زۆر لە دەوروبەری پێڵووی چاوەکان دروست دەبێت سووربوونەوەیەکی زۆر لە سپێنی چاوەکەدا دروست دەبێت و ئاوکردنێکی زۆر لەوانەیە لوتیشی ئایپۆنۆس دەت وەک خۆی باسی دەکات هەندێک هۆکار هەیە بۆ نمونە لەوانەیە ئەو کەسە هەستیاری هەبێت بەرامبەر بە ڕووەک لە بەتایبەتی لە وەرزێکدا کە پۆلین هەیە بەتایبەتی لە وەرزی بەهاردا ئەتوانین بڵین لە وەرزی بەهاردا و لە هاویندا هەستیاری چاو زۆرترە بەرامبەر بە وەرزەکانی تر و دوو جۆریش هەستیاری هەیە هەستیاری هەیە درێژقایەنە کە بە درێژایی تەمەنی ئەو کەسە لەگەڵ یایدا دەبێت یاخود هەستیاری وەرزیمان هەیە وەک دەبینین لەم وەرزەدا لە ئێستادا هەستیاری چاو زیاد دەکات و هاوکردنی چاو کەم دەبێتەوە. دکتۆر باسمان زۆر لەسەر زیانەکانی کەرەنتینە کردووە لەسەر جەستەی مرۆڤ ئەمێ باسێک لە سوودەکانی کەرەنتینە بکەین کە ئێستا ئێمە ناچینە دەرەوە لە ماڵەوە ئەمێنینەوانێ ئەمێ بزانم هۆکاری ئەوەی کە ئێمە ناچینە دەرەوە ناچینە ناو سەوزایی و خۆر کەمتر ئەیا لە چاوان تا چەند هۆکارێکە بۆ ئەوەی کە کێشەکانی چاوان کەمتر بکاتەوە. بەڵێ هەروەک دەبینین بۆ نمونە ئێمە ساڵانێکی زۆرە لە بواری چاودا ئیش دەکەین ساڵانی پێشووتر لەم وەرزەدا کەس خەڵکانێکی زۆر هاتوو چۆین پزیشکیان دەکردیان و چاومان هەستیاری پیا کردو بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئەم کەرەنتینەیە کراوە یەکێ لە سوودەکانی ئەوەیە هەستەکەین هەستیاری کەمتر بۆتەوە لەبەرەوەی ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکانمانە کرد ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە لە وەرزی بەهاردا کەمتر بڕۆنە دەشت و دەر کە دنیا لە ماڵەوە خۆیان بمێننەوانێ لە ماڵەکانی خۆیاندا ئەو ڕۆژانی تەپوتۆ زخۆڵەیە کەمتر بڕۆن دەرەوە و هەندێک کەسیش هەستیاری هەیە بە تیشکی خۆر لەبەر ئەوەی کە لە ئێستادا لە ماڵەوە ماوەتەوانێت کەمتر تیشکی خۆر لی دەدا لەبەر ئەوە ئەم هەستیاریانە کەمتر بۆتەوە. دکتۆر باباسێک لە نیشانەکانی هەستیاری چاو بکەین بزانین کە نیشانەکانی چیا و ئایا لە کەسێک کە مناڵ بێت یا خۆت گەورە بێت نیشانەکان گۆڕانکاری بەسەردادێت؟ بڵێ زۆربەی توێژینەوەکان دەرکەوتووە هەستیاری لە تەمەنی گەنجێتی و مناڵدیدا زۆرترە جاری هەندێک کەس ئەڵێ کە گەورەتر بووم بڵین هەستەکەم نیشانەکان لە هەستیاری بەعام لەسرم کەم بۆتەوە نیشانەکانی زۆر باسمان کرد بریتە لە سووربوونەوەی چاو ئاوکردنی چاو خوڕانی چاو هەڵئاوسانی چاو ناڕەحەتی لە چاوەکانیدا خۆی ینی هەستی پێ دەکات لەبەر ئەوەی هەموو ساڵێک لە وەرزێکی دیاریکراودا بۆ من لە وەرزی بەهاردا یاخود لە وەرزی هاویندا خۆی وای لێ هاتووە پێشتر دەزانێت ئەین زۆربەی نەخۆشەکان پیان وتراوە ئێوە هەستیاریتان هەیە و هەندێک کەس هەستیاری هەیە بە بۆن بۆ نمونە هەستیاری هەیە بە بەکارهێنانی مادەیەکی پاکشکەرەوە وەکو فاس کە لە ماڵەکانە بەکارهێنرێت لەبەرەوە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین پێویستم ئەو مادانەی کە هەستیاریان هەیە بەرامبەری لی دوورکەونەوە وەکو چۆن لە ڕۆک و گوژوگیا دوور دەکەونەوە ئەگەر بێت و هاوڵاتیەکە هەستی کرد هەستیاریەکی هەیە بەرامبەر بە جۆرە خواردنێک بەرامبەر بە جۆرە مادەیەک ئەو مادەیە کەمتر بەکاربهێنێت و هەمیشە تەپ و تۆز و خۆڵ با لە ماڵیانە نەبێت با ماڵەکەیان پاک و خاوێن بێت. دکتۆر باباسێک لەوە بکەین باست لە خوڕانی چاو کرد ئەمێ بزانم کە زۆر خوڕانی چاو وەک ئەزانین کەسانی هەستیاریان هەیە زۆربەی کات چاویان ئەخورێت ئەمێ بزانم زۆر خوڕانی چاو ماکەکانی چییە لەسەر چاو؟ بڵێ خۆی زۆر خوڕانی چاو ئێمە ئامۆژگاریان دەگەین کە چاویان نەخورێن ئەگەر بێت و چاویان زۆر زۆر خورا زوو بە ئاو فێنکی بکەنەوە ئەگەر هاتوو بەوە هەر خورانەکە بەردەوام بوو پێویستەکە سەردانی پزیشک بکات و قەتری بۆ بەکاربهێنێ هەندێک کەس هەیە هەستیارەکەی ئەوەندە زۆرە بۆ نمونە لوتیش یا حساسیەتێکی هەستیاری زۆرتریە لە هەموو گیانیدا بیرمان نەچێت زۆربەی کات ئەم هەستیاریە بۆ ماوەییە بۆ نمونە لە عیلەکەیانە لە قرزانەکەیانە ئەو هەستیاریە هەیە لەبەر ئەوە ماکەکانی ئەگەر بێت و ئەو کەسە زۆر چاوی بخورێنێ بەداخەوانێ لەوانەیە هەندێک لە توێژینەوەکان
ئەڵێن لەوانەیە بێتە هۆی گلێنە قۆقزبوون قوچەکبوونی چاو کە ئەمەش نەخۆشیەکە لە وڵاتی ئێمەدا لە کوردستان زۆرە لە وڵاتانی دراوسێمان زۆرە گلێنەکە تەنک دەبێ لەبەرەوەی کە تەنک دەبێ پێویستە ئێمە ئاگامان لێ پێویستە فحسی گلێنەی بۆ بکەین بزانین ئایا پێویست بە هیچی تر دەکات بۆ نەخۆشەکەی بکەین بۆیە ئەو تەنەکبوونی گلێنەیە ڕابگرین یاخودنا. دکتۆر بابینە سەر چارەسەرەکان ئەمە بزانم کە ئەو کەسانی هەستیاری چاویان هەیە کەینە لای ئێوە چ چارەسەرێکیان بۆ نووسن؟ بەڵێ ئێمە هەمیشە ئامۆژگاریان دەکەین بەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بە تایبەتی لەم وەرزی بەهارەدا نەڕۆنە دەشت و دەر و ئەگەر هاتوو هەستیاری بە مادێکی دیاریکراو هەبوو یا بە خواردنێک یا بە شتێک لەو شتە دوور بکەوێتەوانێ و پێویستە کات ئێمە پێیان دەڵێن چاویلکە ئەگەر بێت و بە گەرمی لەوەکو دەزانین گەرمی باسمان کرد دەبێتە هۆی وشکبوونەوەی چاو دەبێتە هۆی هەستیاربوونی چاو چاویلکەی دژەخۆر بەکار بهێنن بە تایبەتی ئەو چاویلکانەی کە مادەی فۆتۆی UV 400 کە زۆربەی ئەو تیشکە زیان بەخشانەی کە لە تیشکی خۆرەوە دێت دەیگێڕێتەوانێ نایڵێ بگاتە سەر چاو و تۆڕەی چاومان و ئەگەر بێت و بەو شتانە باش نەبوو ئێمە قەتریان بۆ دەنووسین قەترەی دژە ئەنتی هیستامین دژە هیستامینەکانیان بۆ دەنووسین بۆ ئەوی چاویان نەخورێنن ئەگەر هاتو بۆش باش نەبوو حساسەتی قورگولوت و گوێشیان لەگەڵدا بوو ئێمە لەوانەیە حەپیان بۆ بنووسین بڵین شەوانەیە یەک دەنک بخۆ هەتاوەکو هەستیارەکەی کەمتر بێتەوە ئەگەر بێت و بەداخەوە زۆربەی کات لە هەندێک لە نەخۆشەکان زۆرە خوارانەکان بەبێ ڕێنمایی پزیشک بەبێ ئەوەی خۆیان پرسیار بکەن بە پزیشکی مختص دەڕۆن دەرزیەک بەکاردێنن کە مادەی کۆرتیزۆنی تێدایە کە ئەو دەرزیە ڕاستە لەوانەیە لەو کاتەدا هەستیارەکە کەم کاتەوە بەڵام دەبێتە هۆی هەندێک ماگ لە سەر چاوەکان بۆ نمونە لەوانەیە ئەو دەرزیە گەر مادەی کۆرتیزۆنی تێدا بێت لەوانەیە بێتە هۆی دروستبوونی ئاوی سپی لە چاوەکاندا لەوانەیە پەستانی چاو ئاوی ڕەش دروست بکات لە چاوەکاندا لەبەرەوە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین بە هیچ جۆرێک لە خۆیانەوە ئەو دەرزێ بەکارنێنن تەنها لە بەڕێنمایی پزیشک نەبێت. دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون دکتۆر خۆشحاڵ بین سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆر پێشڕەو ئومێد پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕی چاو کە بەشێکی ڕاستەخۆ لە لامان بوو بەڵێ ئازیزانم و چانێکی کورت و بەردەوامەبی. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان لە تەوەری دووەمماندا باس لە زیادبوونی کێشە دەرونیەکانەکەین بەهۆی ئەوەی کە ئێمە لە ماڵە کەرەنتینین و زۆربەی کاتەکانمان لە ماڵە بەسەر ئەبین و تێکەڵەویمان کەمتر بووەوە مانێ بزانین ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی کێشە دەرونیەکان لامان کاتیشدا باسێک لە واسواسی ئەکەین بزانین کە واسواسی نەخۆشیە یاخود نیشانەیە کە بۆ بوونی نەخۆشی و ئەو کەسانی کە واسواسن نیشانەکانیان چییە چۆن بزانین کە کەسێکی واسواسن و چۆن چارەسەر بکرێن هەر بۆ مەبەستەش بەڕێز فرمێسک جاف ماستەر لە دەروونناسی کلینیکی بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمانە فرمێسک خان سڵاو لێوێ بەیانیت باش بێت سپاس دەکەم بە خێراتیت فرمێسک خان با سەرسا باسێک لەوە بکەین کە ئایا کەرەنتینە و لە ماڵەبوونمان تا چەند هۆکارە بۆ دروستبوونی کێشە دەرونیەکانمان بۆ دروستبوونی گرفتە دەرونیەکان ئەتوانین بڵێن ئەبێتە هۆی فشارێک لەسەر کەسەکە چکە تێکچوونێک لە ڕۆتینی ژیانیا دروست ئەبێت ڕۆتینی ژیانی ڕابردوو چوونە دەرەوەی تیا بووە سەردانکردنی تیا بووە ئیشکردنی تیا بووە بەڵام لە ناکاوتۆ لە شوێنێکە بمێنیتەوە بەبێ ئەوەی ویستی خۆتی تیابێ طبعاً کاریگەری ئەبێ بەڵام بۆ کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە بۆ ئەوان ئەکرێ زۆر قورستر بێت تاوەکو کەسی ئاسایی چونکە بەتایبەتی هەنێکیان سەردانی پزیشکەکەن دەرمان وەرەگرن هەنێکیان سەردانی چارەسەرکاری دەرونیەکەن جەلەسەی نەفسیان هەیە بۆیە دابڕانێکی زۆر ڕوو ئەیات لەو چارەسەریەی کە ئەبێ وەریگرێ طبعاً کاریگەری ئەبێت فرمێسکان باسێکمان لە کەسی واسواس کرد ئەمێ بزانم کە بەکی ئەوترێ کەسی واسواس و ئەم کەرەنتینە و لە ماڵەوەبوونە تا چەند هۆکارە بۆ دروستبوون و زیادبوونی ئەم حاڵەتە وەسواسێکێکە لە نەخۆشە دەرونیەکان کە پێشتر لە چارچەوەی نەخۆشەکانی قەلەقیە بوو بەڵام ئێستا سربەخۆ خۆی نەخۆشیە کە ڕێژەی بەربڵاویەکەشی زۆر زۆرە کە تێکچوونە لە پرۆسە هزریەکانی کە لە کەسەکە هەیە لەو هەستانەی کە ئەیبێت بۆ ڕووداوەکانی کە لە دەوروبەریە ڕوئەتووە لە ڕفتاری شاگۆڕانکاری دروست ئەبێ کەسی وەسواس کەسێکە کە بەردەوام فکرێکی نەویسترا و ئەزێتی ئەیە بەبێ ویستی خۆی فکرێک بە بەردەوامی لە مێشکە ئەزێتی ئەوە ئیجباری ئەکا بۆی ڕفتارێک ئەنجام بە بۆ نمونە فکرێکە بەردەوام پێی ئەڵێ ئەمە پیسە ئەمە پیسە ئەمە پیسە ینی بە بەردەوامی ئەمە دووبارە ئەبێتەوە و ناچاری ئەکا لە ڕفتارە دەست بکە بە پاکردنەوەی شتەکە چەند جارێک وەکو ئەبینین لە هەنێ لە کەیسەکان ئەگاتە سەروی 2 سعات یان 3 سعات خەریکی دەستشتن ئەبێ یاخۆ خەریکی پاکردنەوەی کەلوپەلەکانی ناوماڵ ئەبێ یان خەریکی ڕێکخستن ئەبێ چکە وەسواس بەس لە شۆردنە بچووک ناکرێتەوە وەسواسی ڕێکخستنمان هەیە وەسواسی کۆکردنەوەمان هەیە بەڵێ فرمێسقان با باسێک لەوە بکەین کە باست لە پاک و خاوێنی کرد وەک ئەزانین کە لە ئێستادا پێویستە هەمومان ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەین ئەمە بزانم کە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەسی واسواس تا چەند بۆتە هۆکارێک بۆ ئەوی کە پاک و خاوێنی بکات بە وەسوەسە لە لای خۆی و ڕۆژانە زۆربەی کاتەکانی خەریک بێ بە پاک و خاوێنیەوە وەسواس لەبەرەوەی هۆکارەکەی زیاتر نیۆڕۆ بایۆلۆژیە زیاتر ویراسیە هۆکارە دەرەکیەکان ئەبێ بە بزوێنەرێک بۆ دەرکەوتنی
وەسواسیەکەت ینی ناتوانین بڵێن 100% هۆکارە ژینگەیەکان ئەبێتە هۆی دەرکەوتنی وەسواس ینی ئەگەر لەم کەرەنتینەیە بە تایبەتی کە دەستشتنی تایە لە پرۆسەکە پاراستنی پاکوخاوێنی تایە ئەگەر کەسێک هەستمان کرد لە ڕاددە بەدەری پێویست مثلەن لەو کاتێک کە دانراوە تۆ 2 ساعت جارێ 20 چرکە دەستت بشوێ گەرزانیت لەوە زیاتر ئەڕوات ئەمە ئیتر سەر ئەکێشێ بەرەو وەسواسی بەڵام خودی کەسەکە ئامادە باشی توشبوون بە وەسواسی تیا هەیە ئەمە ئاساییە تۆ دڵەڕاوکێتە بەیان هەستیاربی بەوەی بڵێنەوەکو ئەمە ڤایرۆسەکەی لێبێ با باشتر بیشۆ بەڵام بۆ کەسی وەسواس زیاتر ئەخایەنێت کە نائاسایی ئەبێت چکە ئێمە کاتێک دەتوانین بە حاڵەتێک بڵێن ئەمە نەخۆشی دەرونیە کە بە جۆرێک کاریگەریدا بنە کە کەسانی دەوروبەر و کۆمەلگا هەستی بە نائاسایی بوونەکەی بکات ینی لە ئێستا نائاسایی نییە تۆ 2 ساعت جارێ دەست بشۆی بەڵام لە کاتێکا کە ئەم بارودۆخە نەبوو نائاساییە تۆ بە بەردەوام خەریکی دەستشتن بوو. فرمێسخان باسن لە پاکوخاوێنی کرد ئەو کەسانی کە وەسوەسەیان هەیە ئەتوانن لە ڕێگەی ئەوەی کە ئەگەر لە پلێک بەرەو سەرتر بوو ئازان کە ئیتر واسواسیان هەیە بەڵام هەنێک کەس هەیە واسواسی هەیە لە بڕیاردان واسواسی هەیە لە شتێک لە کێشەکانی ژیانی ئەمە بزانم کە ئەوان چۆن بزانن کە ئەمان گەشتونەتە حاڵەتی واسواسی و پێویستە چارەسەر بکرێن. عادەتە تەشخیصکردنی وەسواس زۆر جار خۆمان لە ناو یەکتریا بە یەکتری ئەڵێن ئەمە فلانە کەس تووشی وەسواس بووە زۆر ئەم شتە دووبارە ئەکاتەوە زۆر ئەم پرسیارانە ئەکا زۆر ئەم ڕەفتارە بە ئەنجام ئەگەێنێت بەڵام تەشخیصکردنەکەی بە تەواوەتی یان لەلایەن پزیشکی دەرونیەوە ئەبیان لەلایەن چارەسەرکاری دەرونیەوە ئەبێت چکە کۆمەڵێک پرسیار هەیە کۆمەڵێک وەرگرتنی مێژینەی کەسەکە هەیە کۆمەڵێک نیشانە هەیە کە تۆ لێ ئەپرسی بۆی بزانی ئەم کەسە وەسواسی هەیە یاننا لە هەمووی گرنگتر بۆی تۆ بە تەواوەتی بە وەسواس دەستنیشانی بکەیت کەسەکە تەنگەژە و فشارێکی زۆر زۆری لەلا دروست ئەبێ و فکرێک بەردەوام ئەزێتی ئەیە و ئەم فکرە بۆ ئەوەی کە قەلەقەکەی کەمتر بکاتەوە هەوڵ ئەیا ڕەفتارێک ئەنجام بات بۆ نمونە فکرەکەی پێی ئەڵێ ئەبێت فلانە شت ڕێک بخەیت بە بەردەوامی ئەگەر ڕێکی نەخات ئەم دڵە ڕاوکەی بۆ دروستە بێ جۆرێک لە لەرزینی بۆ دروستە بێ نەئارامی دەرونی بۆ دروستە بێنی بۆ تەشخیصکردنەکەی پێویستە هەم فکرێک هەبێ کە ئەزێتی کەسەکە ئەیە و ئەم ڕەفتارێکی دووبارە هەبێ لە کەسەکە. فرمێسخان کەسانی دەوروبەر چۆن هەست بکەن ئەو کەسەی بەرامبەریان واسواسیان هەیە خۆ باست لە خودی خۆت کرد خودی خۆت هەستی پێ ئەەکەی کە فکرێکە بەردەوام ئازارت ئەیە بەڵام ئەی کەسانی دەوروبەر چۆن هەستت پێ بکەن. کەسانی دەوروبەر بەوەی کە ئەبێنن تۆ گۆڕانکاری تیا دروست بووە هەستەکەن هەستیارتر بووی زیاتر چێکی دەرگاکە ئەەکەیتەوە 2-3 جار ئەگەڕێتەوە بزانی غازەکە کوشاوەتەوەیان نا هەستی پێ ئەەکەن کە کاتێکی زۆر ئەخایەنێت بە تایبەتی زۆربەی خێزانەکان گلەیی لەوە ئەکەن ئەڵەن کاتێک ئەمانە بچین بۆ شوێنەگەمە بە 2 ساعت چاوەڕێ بکەین هەتاوەکو خۆی ئەگۆڕیان هەتاوەکو دەستی ئەشوە بۆیە کەسانی دەوروبەر لە تەخیربوونەکە زۆرستی پێەکەن بەڵام ئەوەشی کە زۆر بە ئازارە بۆ کەسی توش بوو بە وەسواس ئەوەیە کە پێیان ئەوترێت تۆ بەویستی خۆتە ینی خۆت ئەتوانی کۆنتترۆلی خۆت بگەم یەکێکە لەو دێڕانەی کە زۆر ئەزێتیان ئەیە چونکە هەر لە سەرەتاوتمان فکرێکی نەویستراوە بەبێ ویستی خۆی کەسەکە بەردەوام دووبارە ئەبێتەوە لەلای فرمێسخان هەر لەسەر ئەوەی کە وتت کەسانی دەوروبەر لۆمەی ئەکەن ئەمێ باسێک لەوە بکەین کە خێزان یاخود کەسانی دەوروبەر تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوون یاخود چارەسەربوونی ئەم حاڵەتە. ئەگەر کەسێک هەبوو بێ لە ناو خێزانەکە وەسواسی هەبوو بێت چکە ڕێژەی یەک لەسەر چواری ئەوانەی کە توشبوون بە وەسواس لە ناو خێزانەکانیانە کەسێک هەیە کە توشبووی وەسواس بوو بێ ینی حتا ئەگەر لە ڕێگەی بایۆلۆجیکاوەکو بۆ ماوەی لێ هاتووە بەڵێ لە ڕێگەی بۆ ماوەوە بەڵام زۆر جاریش ئەبینین کاتێککە تۆ دایکت وەسواسی هەیە و بەردەوام تۆ ڕەفتارە دووبارەکانی ئەبینی تۆش لێ وەرەگری یان ئەندامێکی ناو خێزانەکە کە هەی بێت وەکو ڕەفتار تۆ لێی وەرئەگریت و لە دواترا وەکو نەخۆشی وەسواسیش دیسان لە کەسەکەیە دەرەکەوێتەوە. ئەمێ باسێک لە چارەسەرەکانی بکەین بزانین کە چارەسەرەکان چێ بۆ کەسێکی واسواس و کەێنە لای ئێوە چۆن چارەسەریان ئەەکەن. چارەسەریەکان بە دوو شێوەیە ئەوەی کە لە کوردستانە بەردەستە چارەسەری دەرمان هەیە کە لەلایەن پزیشکی دەرونیەوە ئەنجامەدرێت چارەسەری دەرونیشەیە کە لە ڕێگەی جەلسەی نەفسیەوە بۆ کەسەکان ئەکرێت
هەنێک جار کەسەکە بەس دەرمان بەکار ئەهێنێ و هەنێک جار جەلەسەی دەرونی وەرەگرێ و هەنێک جار بۆ هەنێک لە حاڵەتەکان کە ئاستەکەی زۆر توند بێت هەردووکی بەیەکەوەنی هەم کورسی دەرمان وەرەگرێت هەم لەگەڵیشە جەلەسەی نەفسی ئەبێ لەگەڵ معالجەکە. فرمێسخان واسواسی زۆر نزیکە لە دڵە ڕاوکیەوە ئەمێ بزانم کە جیاوازیەکان توانین لێکتریان جیا بکەینەوە. دڵە ڕاوکێ زیادبوونی ترسێکە ترسێکی زۆر بۆ ڕووداوێکی مەترسیداریان هەڕەشە لێکردنێک لەسەر ژیانی تۆ لەسەر تەندروستی تۆ کە لە داهاتوە ڕووبە ینی بەردەوام ئەم کەسە دڵە ڕاوکی ینی ئەگەر لەم بارودۆخەیە کەسێک زۆر نیگەرانی ئەوێنەوەکو تووشی نەخۆشی ببمنەوەکو تووشی وەسواز ببم چکە هەمانە جۆرێک لە دڵە ڕاوکەمانێ دڵە ڕاوکەی توش بوون بە نەخۆشی ینی بەردەوام ئەترسێ لەوەی نەوەکو تووشیان ڤایرۆسە ببێ ئەگەر خراپتر بوو بارودۆخەکە ئەمەیان دڵە ڕاوکی ینی تۆ بەردەوام ئەترسی لە شتێک ئەگەری هەیە لە داهاتوە ڕووبە بەڵام وەسواس لە ئێستەیە فکرێکە ئەزێتی ئەیە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر کەسێک وەسواسی ئالوودەبوونی هەبێ وەسواسی پیسێتی هەبێ ینی لەم بارودۆخەیە ئەگەر لە ماڵەوە بوو بێت و دەرمانی بە مەزبوطی بەکارێنە یان دابڕابێ لە جەلەسەکانی ئەبینێ بەردەوام فکرەکە پێڵ ئەمە پیسە لەوانێ ڤایرۆسی پێوە ینی وەکو ئەو وایە ئەم فکرە بەردەوام مناقەشەی کەسەکە بکار ینی لە کەسی وەسواسە فکرێک بەردەوام قسەی لەگەڵا ئەکات وەکو دەنگدا بەس وەکو فکرێک بەردەوام لە مێشکیا هەیە و ئەم ڕەفتار ئەنجامی ئەیات بەڵام بۆ کەسێکە دڵە ڕاوکەی هەیە نیگەرانیەکەیەتی زیاتر لە نیشانەکانی دڵە ڕاوکەی تیا دروست ئەبێ بەردەوام لێدانی دڵی زۆرە لەرزینی زۆرە نیگەرانە وەوای لێ ئەکات نەتوانێت هیچ کارێک ئەنجام با لەو کارانی کە پێشتر کردوێن. فرمێسخان بەها لەسەر چارەسەرەکان بمێنینەوە ئەمێ بزانم ئێوە وەکو ئەوەی کە پسپۆڕی دەرونین باسێک لەوە بکەین کە ئەو کەسانی کە واسواسن یەنە لای ئێوە چۆن لە ڕێی قسەکردن لە ڕێی بەرنامی چارەسەرکردن بەرنامەیان بۆ دائنێن بۆ چارەسەرکردنیان. چارەسەریەکان زۆرن کە لە چارەسەرکردنی دەرونیە هەیە بەبێ دەرمان ئەوەی کە زۆر بەڵگەیە ینی سەلمێنراوە کە زۆری یارمەتی کەسی توش بوو بە وەسواس ئەیە شێوازی هزری ڕەفتاریە ینی ئیشکردن لەسەر فکری کەسەکە چە کاتێک کەسێک بە وەسواس تەشخیص ئەکرێ کەسەکە خۆی ئەزانێ ئەم شتە نائاساییەکە ئەیکاوە ئەم شتە لۆجیک نییە بەڵامەڵێ بەدەست خۆم نییە کەواتە ئێمە ئیش لەسەر فکرەکانی ئەکەین چۆن گۆڕانکاری لە باوەڕی کەسەکە دروست بکەین ئەو معناە و باوەڕی یاوێتی بە ڕێکخستن ئەو معنایی کە یاوێتی بە پاکێتی یاخود چەمکی پیسێتی لەلای ئەو چی ئەگەێنێ و یەکێک لە باشترین تەکنیکەکان کە ئێمە بەکاری ئەهێنین ERP پێ ئەوترێت تۆ کەسەکە ڕوبەڕووی شتەکە ئەەکەیتەوە بۆ نمونە ڕوبەڕووی و بارودۆخە ئەبێت تاوانێک فکرەکە پێڵە ئەم شتە پیسە بەڵام ئەبێن نەهێڵیت کە ئەنجامی بات ینی قەتعێک دروستی ئەەکەین لەبینی ئەو فکری بەرنەوام ئەزێتی ئەیات و ئەو ڕەفتاری کە ئەنجامی ئەگەێنێ ئێستا کەسانی کە وەسواسیانەیە باشتر تێ ئەگەن لەمە کە زۆر جاڕڵێن بەدەست خۆمان نییە کە یەتە مێشکمەوە ئیلەن ئێمە ئەبێت ئەمە ئەنجام بین هاوتا لەگەڵ ئەمە طبعاً ڕێکخستنی ئەوەی کە چۆن ڕوبەڕووی ترسەکەی ببێتەوە ڕوبەڕووی فکرەکە ببێتەوە تا بە ئەنجامی نەگەێنێت سرێسێکی زۆری بۆ دروستەکە ئاگاتە هەنێ حاڵەت کە هەناسە تونی بۆ دروست ئەبێ لەرزینی بۆ دروست ئەبێ ئەڵێن خەریکە مشکمان ئەتەقێ بەدەست خۆمان نییە هەتا ئەو شتە نەکەین مشکمانی سراحەت ناکە بەڵام ئەمەش پرۆسەیەکە کە لەگەڵ معالجەکە خۆی بە تەدریجی ڕوبەڕووی ئەکاتەوە لەگەڵیشیە یان دەرمان وەرئەگیرێت یان ئێمە هەنێک تەمرینی خاوبوونەوە ریلاکسیشن هەیە کە ئەدرێ بە کەسەکە بۆی لەو لەحزەیە کە ڕەفتارەکە ئەنجام نایەت هەنێک تەکنیکی هەبێت کە چۆن خۆی بتوانێت خۆی ئارام بکاتەوە. بەڵێ ئەمێ باسێک لەو بکەین کە تا چەند خێزانەکانیان ئاگادار ئەکەنەوە لە بوونی واسواسیەکەیان یاخود کاتێک کە ئێوە یەنە لاتان بۆ چارەسەر وەرگرتن دواتر وەڵامی ئەو پرسیارە وەرئەگرین ئێستا پامنێرێکمان لەگەڵای فرمێسخان دەستەکانە خۆش بێت بەڵێ ئێستاش پامنێرمان عومەر لەگەڵمانایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ عومەر سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چی.
دیارە عمەر گوێی لەمانە لە ئێستادا ئامادە نیە دواترە گەڕێنەوە لای عمەر فرمێسخانە گەڕێمەوە لای بەڕێزت ئەمێ باسێک لەوە بکەین پێش ئەوەی کە ڕاستەوخۆکە بێت باسمان لەوە کرد کە ئێوە تا چەند خێزانەکانیان ئاگادار ئەکەنەوە یاخود لەو کاتێک کە ئێوە چارەسەر ئەدەن بەو کەسا تا چەند پێویستە خێزانەکانیشیان بێن گفتوگۆ لەگەڵ پێ خێزانەکانیان بکەن بۆ ئەوەی کە وای لێ بێت و ئەو کەسە چارەسەر بکرێت عادەتەن لە وڵاتی ئێمە زیاتر ڕێگە خوراافیەکان سەرەتا ئەگرێتە بەر بۆ چارەسەری بە تایبەتی لە چارەسەری وەسواسە فرمێسقانداوی لە بردنەکەم ئەچینە لای لێدوانێکی بێگەرتخان و دواتر بەردەوامە بین وردە وردە ڕەنجین دەبن بە بەروبوومی ناوخۆی خۆمان بەڵام لە هەمان کاتیشدا ئاستەنگی زۆر و کێشە و مەشاکلی زۆریان هەیە بۆ شێوازی کارکردنیان یاخود هاتوچۆکانیان هەرچەندە لە ڕاستیدا بەسپاسەوە لە لیژنەی باڵای کۆرۆنا و ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان کار ئاسانی زۆر کراوە ئێمە ئیمڕۆ لە سەردانەکانماندا بەر لەوەی کە سەردانی بەڕێز پارێزگار و ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانی بکەین ویستمان یعنی گوێ بیستی هەموو ئەو کێشە و داواکاریانە بین کە جوتیارەکانی ئێمە لە ناو چێلگەکاندا ڕوبەڕووی دەبنەوە چ لە مەسلەی هاتوچۆ چ لە مەسلەی پێداویستیەکانیان چ لە مەسلەی دابینکردنی دەستی کار من خۆم بە خۆشحاڵ دەزانم ئێمڕۆ ئەمە یەکەم وێزگەی سەردانەکەمە لێرە سەردانی ماڵی جوتیارێکی نمونەیمان کردووە کە بەرهەمێکی زۆری شلکیان هەیە و جگە لەوەش کە دەتوانن ڕێژەیەکی باش بخەنە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام حتمما ئەوانش دەرئەنجامی ئەو دۆخی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە بێکێشە و مەشاکل نین جۆمان لێیان گرتووە و دەستخۆشیمان لێکردن و بەڕاستی جوتیارانی ئێمە جێگەی شانازین و دەمێ ئەوەش بڵێم کە من وەکو وەزیری کوشت و کاڵ دوای ئەوەی کە بە بەردەوامی ئێمە راپۆرتی تایبەتمەندمان هەبووە بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران و بۆ بەردەمی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا داوا لە خەڵکی کوردستان دەکەم داوا لە جوتیارەکانی خۆمان و لە هەموو ئەو کەسانێک کە خاوەنی زەوی کشت و کاڵین ئەمساڵ دەرفەتێکی زێڕینە بۆی ئێمە بتوانین پەرە بەکەرتی کشت و کاڵ و پرۆژە کشت و کاڵیەکانمان بدەین چونکە خۆتان دەزانن ئەم دۆخەی کە دروست بووە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەموو شتێک زەڕورترەوە دەتوانێت ببێتە بنەمایەکی گرنگی ئابووری ئەم وڵاتە کەرتی کشت و کاڵە بە خۆشحاڵیەوە هەر بەیانی کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵ سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ تاوتوێکردنی پرۆژە و استراتیجیەتی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو تاوەکو پلانێکی تۆکمەدا بندرێ بۆ ئەوەی کە ئەم کەرتەوەکو کەرتێکی استراتیجی لە بەرزکردنەوەی ئاستی داهاتی هەرێمی کوردستاندا ببێتە بنەمایەکی گرنگ و لە هەمان کاتیشدا ئێمە بتوانین وڵاتەکەمان کە خێر و بێرێکی زۆری هەیە لە بواری کشت و کاڵیدا دووبارە بیخەینەوە سەر ڕێچکەی خۆی زۆر سپاسان دەکەم سپاس بۆ ئێوەش سپاس بەڵێ کۆژین ئەوەی کە گوێ لێ بوو وتەی بەڕێز وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێمی کوردستان بوو سەبارەت بە سەردان و بەسەرکردنەوەکانی و استراتیژی هەڵبەت ئێمە لە ڕۆژدا چڕتر و بە زانیاری زیاتر ئێمە لە گەڵ وەزیر بەردەوام ببین دەگەڕێنەوە بۆ لای ئێوە بۆ ستودیۆ بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئەمەر کابەشێکی ڕاستەوخۆ لا سلێمانیەوە لەگەڵمان بوو بەڵا زیانمەگەڕێم وەلای میوانەکەم فرمێسخان پێشتر پرسیاری ئەوەمان کرد کە تا چەند گرنگە و کەسانی کە واسواسەیان هەیە و یەنە لای ئێوە بۆ چارەسەر وەرگرتن ئەوان کە خێزانەکانیان لەگەڵا بێت و ئێوە بتوان کە گفتوگویان لەگەڵا بکەن بۆ ئەوەی لەو حاڵەتەدا ئەوان بتوان کە چارەسەری ئەو کەسە بکەن و ڕێگری لێ بکەن لە بەرامبەر هەنێک خوڕەوشت کە ڕۆژانە هەیەی چارەسەری دەرونی چەند شێوازێکی هەیە شێوازێکیان تاکە کەسیە یان خێزانیە یان بە گروپە ئەوەی کە زیاتر لە لای خۆمان بەکاری ئەهێنین چارەسەری تاکە کەسیە کە ئەمەش بنەمای نهێنی پارێزیتە هەیە مەرجنەیە کەسەکە بێت بەستەنها باسی نیشانەی وەسواسەیەکە بکە لەوانەیە هەنێک ڕوودا و هەنێک بارودۆخی ناخۆش ڕوویە بێ لە ژیانیا بێوێت بەس بە تەنها لای تۆ بێڵە لەبەر بابەتی نهێنی پارێزی هەیە زۆر جار ئەیانەوە بەس خۆیان بن کە لەسەر ئەو ڕاهێنانانە بڕۆن کە تۆکو معالجێکیان نیتێ هەنێک جار خۆیان داوا ئەکەن کە یەکێک لە ئەندامی خێزانەکەیان بێتە ناو جەلەسەکەوە کە ئەمەش لێرە وەکو چۆن ئەوەی کە هاوکاری بکات هەنێک جار لێک تێنەگەیشتنیش هەیە لە کەسەکە بۆ نمونە ئەڵێ مێردەکەم یان دایکم یان باوکم یان لە ماڵەوە گاڵتەم پێەکەن ینی زۆر جار ئێمە وەکو
شێوازێکی سایکۆئێجوکیشن پێدانی زانیاری دەربارەی حاڵەتی نەخۆشیەکە بۆی معلوماتێکی زانستیان هەبێ نەک معلوماتێکی خوراافی وەکو پێشتری ژوتم زۆربیان یەکەم جار سەردانی ئەو کەساناکەن کە بازرگانی بەلایەنی دینیەوە ئەکەن دوای ناومێت بوونیان ئەنجایان بۆ لای پزیشکی دەرونی پزیشکی دەرونیش زۆر جار ئەگەر ببینێ دەرمانەکان کاریگەریەکی زۆر خێرایی لەسەر نییە یان زۆرێک لە پزیشکەکان باوەڕیان بە چارەسەرکردنی دەرونی هەیە لەگەڵ دەرمانە لەگەڵ ئێمەیان مەسەلەن جەلەسەکانی بەڕێوە ئەڕوات و دەرمانەکەش وەرەگرێ هەبوونی زانیاری بۆ خێزانەکان زۆر مهمە چونکە کەسێک کە وەسواسی هەیە زۆر هەستیارە بەردەوام هەڵچوونی ئەبێت هەستیار ئەبێ بە بەسیترین قسە کە پێی بوترێت بەسیترین گاڵتە پێکردن کە لەسەر بارودۆخەکەی هەبێت بۆیە مڕاعاتکردنی بەوە ناڵێن بهێڵین چەندێک ویستی پاکردنەوە ئەنجامە چەندێک ویستی بۆ نمونە لە حەمامە بمێنێتەوە و ئاو سەرف بکات چکەسانە لە خێزانەکان ئەگەرگیان دێ بێڵێن مڕاعاتی چی بکەینانێ 6 ساعات 7 ساعات خەریکی خاوێنکردنەوەی شوێنێک بێت مڕاعاتکردنیان تێگەیشتن لە بارودۆخەکە چکە بیرمان نەچێت کەسێک کە وەسواسی هەیە لە ناو خێزانە بەس خۆی قوربانیەکە نییە لە ڕووی ئەو ئازارانی کە ئەیچێژە کەسەکانی دەوروبەری خێزانەکەش ینی هەنێک جار نازانن چکە بارودۆخی ژیان لەوانیش تێک ئەیات لەوانەیە بیانێ بە پەلە بچن بۆ شوێنێک بە بۆنەی ئەمەوە تەخیر بن یان ئەو هەستاریە زۆری کە ئەیان بێت پەیوەندیەکانیان وەکو پێشووتر ناڕوات تێگەیشتنی خێزان زۆر مهمە لەوەی کە چۆن بتوانێت یارمەتی ئەم کەسە بە چکە ئەو ئارامی کە کەسەکە ئەیبێت یارمەتی ئەیە باشتر جەلەسەکان بڕوات و سەردان بکات و ئەو هۆمۆرکانی کە پێی دراوە بە ئەنجامی بگەێنێ بۆی زۆر جار ئەبینی لە دوای هەفتەیەکیان 2 هەفتەکەیەتەوە ئەڵێم هەفتەیە نەمتوانی بۆ ڕووداوێک ڕوویاوە یان تووشی کێشەیەک بۆ لەگەڵ ماڵەوە فرمێسقان بەدەر لە ئەوانەی ئەو کەسانی کە ئەم نەخۆشییانیان هەیە ئەو کەسانە چارەسەریش لە پزیشکی پسپۆڕە وەرەگرن و زۆربەی ئەو دەرمانانشی کە بۆ ئەم نەخۆشانە ئەنووسرێت زیاتر خەواڵویان ئەکا خەویان لێ ئەخات ئەمێ بزانم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەسەکە زۆر ئەوترێ دەربارەی دەرمانی نەخۆشە دەرونیەکان وەکو شتێکی ناڕاست لە ناو خەڵکە بڵاو بۆتەوە ئالوودەبوون دروست ئەکایان تەنها گێژی ئەکا ئێمە عادەتەن ئەوترێت کاریگەری لاوەکی هەموو دەرمانێک کاریگەریەکی سەرەکی خۆی هەیە بەڵام لە پاڵیشا کاریگەری لاوەکی هەیە بەڵام ئەم کاریگەریە لاوەکیە ئەمەیان پسپۆڕی من نییە بەڵام ئەوەی کە بەرکەوتنمان هەبوو لەگەڵ کەیسەکانە کاریگەریە لاوەکیەکان ئەو پەڕی مەسەلەن تا 2 هەفتە 20 ڕۆژ تا مانگێک بەردەوام بێ لە کەیسەکە یان زۆر جار پێویست ئەکا سەردانی پزیشکەکە بکات و دەرمانەکەی بۆ بگۆڕێ بە جۆرێکی تر ینی ئەمە شتێک نییە بڵێن بە بەردەوامی گێژی ئەکات نەخێت جاریوە هەیە چکە ئەبێت باڵانسێک لە تێکچوونی ئەو هۆرمۆنانەیە دروست بکە کە تایە دروست بۆ فرمێسخان ئەگەر ئەم حاڵەتە چارەسەر نەکرێت ماکەکانی چییە و هەنێکەس هەیە چارەسەر ئەکرێت لە کاتی خۆیان بەڵام دواتر دوای ماوەیەک هەمان بیر و هەمان حاڵەت بۆی دروست ئەبێتەوە هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە جاری وایە چارەسەرێکی دروستی وەرنەگرتووە ئێمە هەر عادەتەن بۆ هەموو نەخۆشیەک وایە دەرمان و چارەسەریەکان تەنها ماوەیەک بەکارێنین هەتاوەکو نیشانەکان نامێنانی ئەو کۆرسی کە بۆی دانراوە بە مەزبوطی بە ئەنجامی ناگەێنێت یان جۆری ئەو چارەسەریەی کە هەی بووە زۆر بە سیستماتیکی بۆی نەکراوە ئەنی زۆر جار هەنێک کەس کە یەنە لامان پێشتر جەلەسەیان بۆ کراو لەلایەن کەسی ترەوە ئەبینی زۆر بە پەرتەوازەیی بۆی کراوە ئەمە یەکێکە بەڵام عادەتەن لە هەموو نەخۆشیێکی دەرونیە ئێمە حاڵەتێکمانەی پێوترێ ڕیلاپس گەڕانەوە بۆ نیشانەکان ینی دوای ماوەیەک تۆ لەوانێت 2-3 مانگ جەلەسەی بۆ بکەی ئاراستەکە بەم جۆرە بڕوە لە بڕێکە ڕووداوێک ڕوئاییتەوە خاڵی ئیسفر کە ئەمەیان ئیتر چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ ئەمە شتێکی ئاساییە لە چارەسەرکردنی دەرونیە فرمێسخان و گەزانین ئێستا ئێمە کەرەنتینی لە ماڵە و ناتوانین بچینە دەرەوە و نەخۆشخانەکانیش داخراون ئەمە بزانم کە ئەو کەسانی حاڵەتانیان هەیە چۆن بتوان لە ماڵە خۆیان چارەسەرکەن کە ناتوانن سەردانی پزیشک یاخود کەسانی پسپۆڕ بکەن هەنێکیان ئەگەر دەرمانەکانیان لێ بڕابێ ئەو زۆر قورسە بێ بۆیان بە تایبەتی بۆ ئەو کەسانش کە جەلەسەی دەرونیان هەبووە هەنی چکە جەلەسەکان ئێمە بەلایەنی کەمەوە هەفتەی جارێک چکە ئەبێ سەر ئاگاد لێ بێ لەوەی کە
چۆن تێپەڕیوە چۆن توانیوێتی ڕاهێنانەکانی تۆ بە ئەنجام بگەێنێت بۆیە زۆر قرس ئەبێ بۆیان ئەنی وەکو وایە بە تەنیا بمێننەوە لە ڕوبەڕووبوونەوەی و گرفتەی کە هەیەن لە ئێمە وەکو خۆمان هەوڵمان نیاوە کۆنتاکتێکیان لەگەڵا دروست بکەین و ئەو کەسانەشی کە ئێستا گویان لێە ئەتوانن تەسەورەکەم زۆربەی پزیشکە دەرونیەکانیان معالجەکان ڕقمێکی تایبەتیان پێیا بێتن کە لە هەنێ بارودۆخە پەیوەندیان پێوە بکەن یان ئەگەر حاڵەتێکی وەکو گەڕانەوەی نیشانەکانیان تیا دروست بوو بێ واگەر هەرەوەشتان نەدۆزیەوەتوانن لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە ئەتوانن وەڵامی پرسیارەکانیان بنەوە ئەمە وەکو لایەنی چارەسەریەکە بەڵام چۆن بتوانن خۆیان یارمەتی خۆیان بن لەوەی کە ئەگەر جەلەسەکانیان تەواو کردووە یان جەلەسەکانیان لە ڕوبەڕووبوونەوەی ئەو وەسواسیە بە ئەنجامگەیان ئێستا هەستەکەن گەڕاونەتەوە خاڵی سفر زۆربیان ئەو کێشەیان هەیە جارێکی تر ئەگەر هۆمۆرکەکانیان لە وەرەقەی ڕاهێنانەکانیان لای جارێکی تر خۆیان دەست پێ بکەنەوە نەترسن لەوەی کە ئەو هەموو کاتی پێویست نییە ئەگەر تۆ بە 2 مانگ بە 3 مانگ گەیشتیتە و ئاستی ئێرە لە چارەسەری ترسی ئەویان نەبیانی جارێکی کە دەست پێکردنەوە لەوانەیە بە 10 ڕۆژ بکەنەوە عینەوە ئاستەی کە ئێستا پێیگەیشتن چکە مە حاڵەتی گەڕانەوەی نیشانەکانە و یەکێکیش لە گرنگترین شتەکان کە یارمەتیان ئەیە تەمرینەکانی خاوبوونەوە و ریلاکسیشن و میدیتیشنە هەر شتێکە هەستەکە خۆی ئەتوانێت دای ببڕێت لە هەموو ئەو فکرانی کە هەیەی نەک فکری وەسواسەکە هەر شتێکە سرێسی بۆ دروست ئەکایتر ئاسانترینیان ڕاهێنانی هەناسە وەرگرتن و هەناسەدانەوەی ئیترە و تەمرینانی ترکە هەیە دەستەکانە خۆش سپاس دەکەین سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ سپاس بۆ بەڕێز فرمێسک جاف ماستەر لا دەروونناسی کلینیکی کابەشێکی ڕاستەخۆ لامان بوو بەڵێ عزیزانم وەکوتمان لا تەوەری سێماندا باس لە سوودوەرگرتن لە قەیرانەکان ئەکەین و گەزانین قەیرانێکی زۆر هەرێمی کوردستانی گرتەوە و هەنێک کەس نیان ئەتوانی کە بژەی ڕۆژانی خۆیان دابین بکەن ئێمە هەر بۆ ئەو مەبەستا میوانمان ئەبێت لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانەکەشمان بەڕێز هێمن ئەمین شوانی توێژەری کۆمەڵاتی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاکێ من سڵاو لێ بێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە سەرەتا باسێک لەوە بکەین مەبەستمان لە سوودوەرگرتن لە قەیرانەکان چییە؟ بەیانی باش بەیانی بینەرانیش باش زۆر سپاس بۆ میوانداریە بێگومان سوودوەرگرتن لە قەیرانەکان ئەمە نەک هەر لە کوردستان بەڵکو لە جیهانە ئەزمموی پێشینە هەیە کە چۆن توانیویانە سوود لەو قەیرانانە وەربگرن بۆ بنیادنانی وڵاتەکان بۆ بنیادنانی کەسایەتەکان بۆ بنیادنانی خێزان ئەمەش لەسەر چەند ئاسێکرێوەکو وتمان تاکو خێزان و کۆمەڵگا لەسەر ئاستی تاکە بۆ نمونە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین دەتوانین لە چەند ڕوویەکەوە ئێمە سوود لە کاتی کەرنتینە بە تایبەتی لەم کاتەیە کە هەمومان لە ماڵەوەین سوودی لێوەربگرین بۆ بنیادانی تواناکانی خۆمان چۆن بەر لە هاتنی کۆرۆنا و دروستبوونی ئەم قەیرانە یاخود کۆکردنەوەی خەڵکەکان لە ماڵ ئێمە هەمومان سەرقاڵ بووین بە ژیانی ڕۆژانەمان سەرقاڵ بووین بە کار و کاسبیمان ئەم سەرقاڵبوونەش وای لێکردبوو کە ئێمە توانای بیرکردنەوەمان بۆ پەرەپێدانی تواناکانی خۆمان بەهێز نەبێت چونکە بیرکردنەوە یاخود داهێنان یاخود دانانی پلان لە ژنگیەکی ئارام و لەبارە ئەکرێ بەداخۆی ئێمە لە ڕابردووە کەم تا زۆر لە دانانی ئەم پلانە لەسەر ئاسی تاکەسیە لاواز بووین بۆیە کە ئەمڕۆکە ئیشمانە کرد نەمانەزانی بەیانی بە پێی ڕووداوەکانی ڕۆژ کارمان ئەکرد بەڵام ئێستا لە سەردەمی کەرنتینەیە کە هەمووان لە ماڵەوەین بە دوورین لە کار و ژینگەی کارکردن ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوی ئێمە پلانمان هەبێت لەسەر ئاسی تاکە کەسیە چۆن بتوانین خۆمان پەرە پێ بدەین بۆ نمونە ئەگەر ئێمە لە ڕووی ئاستی زمانە لاوازین دەبێ بەرنمەیەکمان هەبێ یاخود بەرنمەیەک دابنین بۆ ئەوەی کە دوای ئەوەی ژیان ئاساییە بێتەوە
چۆن بتوانین ئاستی زمانی خۆمان پەرە پێ بدەین جا هەر جۆرە زمانێک بێ بۆ نمونە زمانی ئینگلیزی بێ زمانی عەرەبی بێ زمانی تورکی بێ زمانی فارسی بێ بەپێی ئەو خواستی کە خۆت هەتە بۆ زمان یاخود ئەو ژینگە کارکردنەی کە تۆ کاری تیا ئەەکەیت و زمان ئەبێتە پاڵپشتیەک بۆ پەرەپێدانی کارەکەت دەبێ کاتێکی بۆ تەرخان بکەیت و سوودی لێوەرگری. دووەمیان لە بواری بۆ نمونە بەرنامەکانی کۆمپیوتەرە چونکە ئێمە بەرەو سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی بەکارهێنانی ئینتەرنێت و کۆمپیوتەر و تەنانەت مۆبایل ئێستا هەموو جۆرە پرۆگرامێکی تێدایە ئەمەش دیسان دەبێ تاک بەرنامەیەکی هەبێ بۆ دوای ئەوەی کە ژینگەکە ئاسایی بۆەوە چۆن بتوانین پەرە بە تواناکانی خۆمان بدەین یاخود لە ئێستاە نازانین ئەم قەدەغەی هاتوچۆیە تا چەند ماوەی کە درێژە ئەکێشێت ئەگەر هاتوو بۆ نمونە ماوەکە درێژەی کێشا ئێمە ئەتوانین لە ڕێگە لە ماڵەوە کۆمەڵێک بەرنامە هەیە لە ڕێگای یوتیوبەوە لە ڕێگەی بەرنامە جۆرەکانەوە ئەتوانین پەرە بە تواناکانی خۆمان بدەین ئەم پەرە پێدان بە تواناکانی خۆمان کاریگەری دەبێت لەسەر کارەکانمان کە کاریگەری بوو لەسەر کارەکانمان بێگومان دەستکەوتەکانیشمان بەرهەمی دەبێت واتە ئەتوانین بەرهەمی باش بچنینەوە. هەروەها لەسەر ئاستی بۆ نمونە تۆ هەستەکەی بەڵێ بەڵێ کاکێ من ئەمێ بزانم کە تا چەند گرنگە ئەو بەرنامانەی کە دای ئەنین سوود لەو کەسانەوە بگرین کە پێشتر ئەوان بیرۆکێکیان هەبووە و ئێستا هێناویانەتە بوون. بێگومان دانانی بەرنامە بە سوودوەرگرتن لە ئەزمموی پێشینە ئەبێ ئەزمموی پێشینەش لە چۆ سەرچاوە ئەگرێ بەهۆی خوێندنەوە لەو سەرچاوە زانستی و ئەکادیمی و ئەزممونانی کە پێشتر هەیە یاخود لە ڕێگای ینی ئاسانترین ڕێگا ئێستا بۆ نمونە ئەگە تۆ نتوانانی کتێبیش بخوێنیتەوە لەم سەردەمی کەنەتینەیە لە ماڵەوە ئەتوانی لە ڕێگای ئەو سمارتفۆنی یاخود ئەو مۆبایلی کە لە بەردەستا کۆمەڵی ڕێگە و ڕێوشێندان درراوە بۆ پەرپێدانی تواناکانی خۆت و دانانی پلانێکی سەرکەوتو بێگومان پلانەکان زۆرن ئەگەر تۆ سێرچێ بکەی لە گوگڵا دەیان جۆری پلانی تا کەسیت بۆ دەرەکەوێت ئەم پلانانە بەپی جۆری کارەکەت دەتوانی کاری بۆ دابنێ بەپی ئەو ژینگەی کە هەتە بەپی ئەو داهاتی کە تێدە دەست چونکە بۆ نمونە داهاتێک کە دێتە دەستی تاکەسەکان لە کەسێک بۆ کەسێکە جیاوازە ئەمانەش ئەوەسێتە سەر ئەوەی کە تۆ بۆ نمونە لە شاری هەولێرە ئەگەر ئێمە باسی سنتەرەکانی زمان بکەین تۆ لە ڕووی زمانەوە بتوێ پەرە بە تواناکانی خۆت بدەیت چەندین سنتەری زمانمان هەیە بە سوودوەرگرتن لەو داهاتی کە تێدە دەست دەتوانی بەردامە بۆ ژیانی خۆت دابنەی لە ڕووی زمانوانێ بە هەمان شێوە لە ڕووی کۆمپیوتەرەوە بە هەمان شێوە لە ڕووی خوێندنەوە لە هەموو ڕۆکانی دیکەوە تۆ ئەتوانی پلانەکەت بەپێی داهات و ژینگەی کارکردنی خۆت دابنێ چونکە جاروا هەیە کەسێک لە بەیانێت تا ئێوارە کارەکات کەسێکی 8 ساعات کارەکە هەیە دوو جۆر کارەکە بۆیە دەبێت تۆ لە کاتی دانانی بەردامەی پلانی تا کەسیە دەبێت ڕەچاوی ژینگەی کارکردن بکەیت چ جۆرە کارێک هەیە ڕەچاوی ئەو داهاتە بکەیت کە دێتە دەست ڕەچاوی مناڵ و کەس و کار و هاوڕێکانیشت بکەیت چکە هەموو ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر ئەوەی کە تۆ تا چەند ئەتوانی سەرکەوتوو بی لەو پلانەی کە لەسەر ئاستی تاکە دایێنی. بەڵێ ئەمە بزانم کە دەوروبەر تا چەند کاریگەری هەیە تا چەندەوەیە کە ببێتە هۆکارێک بۆ هاندانت بۆ هێنانەبوونی ئەو بیرۆکەوە ئەو کاتانەی کە هاتە سوودی لێوەربگریت. نازانم جۆم لێ نەبوو کاگیە من گوێت لێمانە بەڵێ ئازیزانم وەک وتمان لەم تەوەرەماندا باس لە سوودوەرگرتن لە قەیرانەکان ئەکەین و ڕاستەوخۆ کاکێ من لە هەولێرۆ لەگەڵمان ئەبێت و وەگەزانین کە قەیرانێکی زۆر هەرێمی کوردستانی گرتەوە و لەم کاتەدا زۆر کەس هەبوون کە بژەی ڕۆژانەی خۆیان بۆ دابین نەئەکرا بەڵێ ئازیزانم و دواتریش باس لەوە ئەکەین کە چی بکرێت بۆ ئەوی سوود لەو قەیرانانە وەربگرین و چی بکرێت بۆ ئەوەی کە وا بکەین کە ئەم قەیرانانە بکرینە دەرفەتێک بۆ ئەوەی کە تواناکانی خۆمانی
پێ زیاد بکەی لە هەمان کاتیش تا 4 دەور تا چەند کاریگەری هەیە لەسەر زیادبوونی ئەم سوودانە لەسەر ئێمە و چی بکرێت ڕۆژانە چۆن بەرنامە دابرێت چۆن پلانمان هەبێت بۆ ئەوەی کە ئەم سوودە زیاتر بکەین و گەزانین کە ئێمە ئێستا زۆرتر لە ماڵەوەین وەکو کاکێمنی شووتی کە ئەم لە ماڵەبوونەمان هۆکارێکە بۆ ئەوەی کە دڵ و دەروونمان ئارام ئەکاتەوە وامان ئەکات کە بێگومان بڕیاردانمان زیاتر ئەکات و بێتە هۆکارێک بۆ سوودوەرگرتن بەڵام ئێستا پامنێرمان کاروان لە هەولێرەوە لەگەڵمانە لا دووهۆکەوە کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم زانیارەکان لای تۆ چین. بله دمه باش بیست پیدا بینرین گله کردستان باش بیتن و یا دیار کو افدامه که کو ویروس کرونا هات نوچوند نوا پارزگاه دا قدغه کریه یعنی بیشین اجبار هوکار هاتنا ویروس کرونا هات نوچوند نوا پارزگاه دو که دا هات یا قدغه کرن اوجی بوی جه دلگرانی خلکی چاورین کو روجک بهتن اف هات نوچونه بیشین نمینیتن حکمت هرم کردستان وزارت نافخو وزارت استخلامیه جی الهیویا هند کو اف ویروس بهت کنترل کردن یان جی اف حالتن کو توجبون ویروس بهنه چهار سر کردن و هر واسان اون گمان لکری جیش نخوشخانه بدر کون بن کرانتینه و داکو هات نوچون بشه که آستایی جرکادی و گریته و جبوس دتر زانیاریان کان روش استخلامی پارزگاه دهو که چاو برس حمزه رازیکی پیفدار استخلامی پارزگاه دهو که الگلمه کاک حمزه تو بخیر هاتی و اگر تو بومدیار که کان روش استخلامی پارزگاه دهو که چاو تایبتی جی اف کسین که هوا کرانتینه کردین چند زانیاری دفترشن. بله زور سپاس ما الپارزگاه دو که جسپی که حتی نکه که دیار بکو ما پازه نخوش و کو توجبوی این کووید 19 مدرس نشان کردن شوان پازه نخوشم ما برنو کلاگان بکو دوازه نخوش نخوشخانه درکتیم تمامی شال سر باینه نکه سه نخوش ما نف نخوشخانه ما یا شال سریا ویروس کرونا دا کو سپاس با خود درو شوان یا ساخلمی حتی راده که مازن یا باشه و جیگیره مال سنوری پارزگاه دو که نکه 15 جهنه کرانتین کرده شوام 15 جها 640 کس اتناف دا کو هاد نکرانتین کردن اون اوید کو جروبر دو که و پارزگاه هندی و دیسان جوالات هندی اجبار کو پارزگاه دو که پارزگاه کاسنوری قصد پارزگاه دو که کرد تین کرانتین کردن دیپ تنه 262 کس تان کرانتین کردن و دیسان اوید کو دیش کرانتین بدمای کاتن 34 کس بونه مال پارزگاه دو که نکه مبر تست يعني پشکینی تاقیگه رنگ گله جا گازنده هبون کو حضراته که کم بونه ابتر روی البوری دا روزانه 306 پشکینی مکین الپارزگاه دو که سپاس به خودی کو همین نگاتیو در چونه و وقتی دی روش یا کنترل کریه طایبه اشلای تیمت می چافدری و زیروانی ساخنمیش ربواری خو پراسنا ساخنمیه کو روزانه قصد گله جهات کن بهنده بشن روشی کنترل بکن هر واسه تیمت می روشنبیری ساخنمیه و دیسان ربواری خو پراسنا ساخنمیه روزانه راد بن به آراسیکنا رنمای تندرستی بولاتیان دیسان رشاندنا وان جهت کو ما گمان سر هبیتن بدجی وی ویروسی تایبجی او جهت کو خلق تداهات کرانتین کردن کو روزانه سردانوات تی کردن و راوشوانی ساخنمی تی پرستین نمونه جهت نور گرفتم تایبجی نمونه تنور گرفتن شوان کسا ابد ناف کرانتین آدم او کسیت کو ما گمان سر هبیتن و او کسیت کو امزان کو برکفت توجبو اکینه نمونه جواهر سچنات نور گرفتن و دیف بریار کا وزارت تندرستی حکومت هرم کردستان کو او کسیت گلکتی کلیا خلقیت کن روزانه درد کبر بلا برکفت خلقی تایبجی وکو چینا ای که چینا روزنامه وانا بو کو پیتویا بهنه پشکینن کردن مال ساخرمی دو که دست پشکینوان جی کریه دی انجام تنده قدر شو کو همینه گیتیو بون و ام برنامه سر پروسسه بله بچن اف کستن کو اش بچن در کفتین کو بدینها توجبوین ویروس کرونا بون حتی وگاوه جافدریا وان تیتا کرن کو و چنکی گلک جدر کفن جرا کدی بجن یا هات یاوی شراستی اجبو فيها يعني كود زفريت افيا نان و کو ساخلمی و هین جافدریا وات کنه و چوینم الدفاع و کنی سراس جهان هات نکردن و صادیار بیتن کو هر کسک توشی ویروس
کووید 19 بو رنگ جارا دوی توش بیت و اجبر هندیجی دیف پلانا چاره سری او کو اجلای رخرا سخلمی جهانی هات دانان او کو اگر هاتو کسک نخوش بو یان واروس تو شوی بو و پشتی هنگی چاره سر بو پیتوی او کس پشتی کدو پشکنی تو درک و نگاتیو قصد مال بکرد مال خدا دیسان پیتوی کو 14 روزا بیت کرانتین کردن ناف مال خدا الویل هر سر بار که و گرد نکنه خوشی و پیدا بیتن تیمل می ساخته می چوب دری اولاد کن. بله دستور چیه کاک حمزه ممنون. بله او زانیاری بونین کو حمزه رازیکی بر پرست راجهاندنا استخلامی دهو که دل سر روشا استخلامی پارزگاه دهو که کنها تنست توش بوین ویروس کرونا نخوشخانه دانو یندیجی یل بنچاف دیریه رواستان بر دوام او کسین کو جدر ویان چجدر وی پارزگاه دهو که بی چجدر وی والاتی بیتن زفرانه و چاف دیریوان تهتا کرن. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کا بەشێکی ڕاستەخۆ لە دووەکە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزان وە گوتمان لا تەوەری سێماندا باز لە سوودوەرگرتن لە قەیرانەکانەکەین هەر بۆ مبەستەش کاکێ من باشەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێرە لەگەڵمانە کاگێ من گوێت لێمە ئەمەوێت وەکو پرسییم پێشتریش باسێک لەوە بکەین کە دەوروبەر و خێزان تا چەند کاریگەری هەیە لەسەر بڵین سوودوەرگرتن لەم قەیرانانە و تا چەند هۆکارن بۆ هێنانەبوونی ئەو بیرۆکانی کە هەمانە لە ئێستادا. بێگومان ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی خێزانی کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە تۆ بەردامەیەکدا ئەنەی تا چەند سەرکەوتووە بێ لێ بۆ یەکە من ئاماژەم بۆدا لە کاتی دانانی بەرنمەیەکی بەرنمەیەک یاخود پلانێک لەسەر ئاسی تاکەسیا دەبێت ڕەچاوی هاوڕێیانە ڕەچاوی خێزانە ڕەچاوی ژینگەی کار و کۆمەڵایەتیش بکرێ چونکە هەر یەک لەمانە بە جۆرێک لە زۆرەکان کاریگەری هەیە لەسەر ڕادەی سەرکەوتنی ئەو پلانەی کە مرۆڤ دایەنا بۆ ئەوەی لە داهاتووە سەرکەوتو بێت و بگا بە ئەو ئامانجانەی کە لە پێناویدا پلانەکەیدا ڕشتووە. بەڵام ئەگەر بین بەشێکی دیکە بازدا سوودوەرگرتن لە قەیرانەکان بۆ وەربگرین بۆ پەرەپێدانی ینی توانای خێزان بێگومان ئەمەش لە سەر ئاستی خێزان دیسان ئەتوانین سوود لە قەیرانەکان وەربگرین بە تابەتی ئەو کەرەنتینەی کە ئێستا لە ماڵەوە هەیە. ئەگەر تەمەشایەکی ئەو توێژینەوانە بکەین کە لە بواری کۆمەڵایەتیە لە کۆمەلگایە کراون دەبینین زۆرێک لەو کێشانە بە تابەتی کێشە خێزانەکان پەیوەندی بە ئامادەنەبوونی دایک یا باوک لە ماڵ هەیە هەموو ئەمانە ڕنگدانەوەی هەبووە لەسەر دروستبوونی کێشە جاچ لە نێوان بۆ نمونە هەردوو هاوسەر بێ ینی ژن و مێرد بێ یاخود لە نێوان مناڵەکان بێ یاخود لەگەڵ مناڵان لەگەڵ ژینگەی دەرەوە بێ یاخود دایک و باوک یاخو هاوسەرەکان لەگەڵ کەسوکارەکانیان بەڵام ئێستا دەبینین لەوەتەی کەرەنتینەیە ڕاستە کێشەی نێوازن و مێردۆک و ئامارەکان ئاماژەی پێ ئەدەن زیادی کردووە بەڵام ئەو کێژانە تا ڕادەیەک ئەو کێشانە نین کە پێش ئەوەی قەیران هەبوو وەکو ئەوە بێت بەڵکو ئەو کێشانە کێشەی ینی ڕۆتینین بەڵام دەبینین کێشەکانی پێشتر پەیوەندی هەبوو بە لێکتێنەگەیشتن پەیوەندی هەبوو بە جیابوونەوە پەیوەندی هەبوو بە زەبر و زەنگ بەڵام ئێستا بینین لە سەردەمی کەرەنتینەیە سەرباری ئەو ئامارانەی کە بازە توندوتیژی نێوان ژن و مێرد ئەکەن لەگەڵ ئەوەشا دەیان هەواڵی دڵخۆشکەر هەیە کە ئەبینین ئێستا پیاوان هاوکاری خێزانەکانیان ئەکەن بێگومان ئەمانە دەبێت ڕنگ بداتەوە لە ژیانی دوای کەرەنتینێش ئەمە ئەو ڕاستیمان لا دەرئەخات کە چەندە گرینگە پیاو لە ماڵەوە بێت پێشتر ئەمان بینی پیا ئەوەندەی لە دەرەوە بوو لە ماڵەوە نەبوو ئەمەش جۆرەها کێشەی دروست کرد بوو ئەم کێشانە یعنی هاوسەری پیاو یاخود مناڵەکان توانای چارەسەرکردنیان نەبوو چکە کەسێک نەبوو بۆ نمونە ناخی هەڕێژێ یاخود باسی ئەو بربەستانەکە کە دێتە بەردەمی لە ژیانی کارکردنی لە ژیانی خوێندنی لە ژیانی ڕۆژانەی لە پەیوەندی لەگەڵ خوشکەکەی لەگەڵ براکەی لەگەڵ ئامۆزاکەی لەگەڵ هەر کەسێکە کە هەیەی لەگەڵ دراوسەکانی بەڵام ئێستا ئەبینین کە هەمووان پێکەوە لە ماڵن باشتر ئەتوانن گفتوگۆکە بکەن و بەردام و پلان دابنن جگە لەوەش
یعنی دەبینین پێشتر کێشەیەک لە نێوان ژن و مێرد هەبوو بەوەی کە بۆ نمونە ژنان کەمتر یاخود مناڵان کەمتر لەگەڵ باوکیان دایانبەنە دەرەوە یاخود دایانبەنە شوێنە گشتەکان خۆی ئەگەر تەمەشا بکەین یەکێ لە ئەرکەکانی خێزان بریتیا لەلایەنی کات بەسەربردن بەداخەوە بەهۆی سەرقاڵبوونی زۆری پیاوەکان لە ڕابردوودا ئەم ئەرکەی خێزان تا ڕادەیەکی زۆر فەرامۆش کرابوو ئێستا کە پیاوان لە ماڵەوەن هەست بەوە ئەکەن درک بەوە ئەکەن کەمانەوە لە ماڵ چەندە کێشە بۆ تاکان دروست ئەکات بۆ یەکە یەکێ لە ئەرکەکانی خێزان بریتێ لە کات بەسەربردن جا بۆ نمونە گرینگە لەسەر دوای ئاسایبوونەوەی دۆخەکە پیاوان بەرنمەیان هەبێ یاخود سەرۆک خێزان بەرنمەی هەبێ بۆ ئەوەی کە ڕۆژانە بەلای کەمی 2 جار بۆ 3 جار مناڵەکانی برێتە شوێنێکی گشتی بۆ ئەوی کات بەسەربرن جا گەشت و سەیران بێ پارکێک بێ بازاڕی ینی بۆ نمونە قڵای هەولێر بێ یا هەر شوێنێکی گشتی بێ پێشانگایەک بێ ئەمە گرینگە بۆ ئەوەی کە خێزان پێکەوە بستنە شوێنێک و پێکەوە بێنەوە دواتر تاوتۆی بکەن بەڵێ کاگێ من ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرینگە کە ئەو کەسەی کە بیرۆکەیەکی هەیە خۆی هەڵسێ بە ئەنجامدانی بیرۆکە کە چاوەڕێی کەسانی دەوروبەری نەکە یاخود چاوەڕێی حکومت نەکا بۆ ئەوی کە بیرۆکەکەی بۆ بێنێتە بوون یاخود ئێستا کە ئێمە لە ماڵەوەی چۆن بیرۆکەکانمان بهێنی نەبوون. بەڵێ من لە تۆری لە بڕگەی پێشترە باسی ئەوم کرد مرۆڤ تاک لە خێزانە خۆی بیرۆکە دروستەکە بیرۆکە بەچی دروستەکرێ بە تێڕامانی دەچیا دروستە بێ لەوەیە دروستە بێ کە تۆ بۆ نمونە ژینگەیەکی ئارام و لەبارتە بێ ئێستا ئەو ژینگەیە بۆ هەموو تاکێک ڕەخساوە ئەوانەی کە دەخوازن بۆ نمونە ڕۆڵیان هەبێت لە کۆمەڵگا ئەوانەی کە دانێ ڕۆڵیان هەبێت لە پێشکەوتنی کۆمەڵگا ئەوانەی کە دانێ شوێن و پێگەیچیان هەبێت لە کۆمەڵگایە ئەو ژنگەیە بۆ ئەوانە ڕەخساوە ئەتوانن بیر بکەنەوە تێڕامان بکەن کە بیریان کردەوە ئەم بیرکردنەوەیە پێویستی بە پراکتیزەکردنەیە پراکتیزەکردنەکە پێویستی بە کۆمەڵێک ئامراز و میکانزم هەیە ئەم ئامراز و میکانزمانە دەشێتەوە بۆ نمونە سود لە ئەزمموی خەڵکی پێشینە وەرگری خەڵکی پێشینە لە چوب دۆزم و بزام ئەزمونیان هەیە بێگومان لە دوو سەرچاوی سەرچیە یەکەمیان ئەوە هەیە کە لە کتێب و نووسینەکانە هەیە دومیشیان ئەوەیە کە لە ئینتەرنێتە هەیە کە خێراترین سەرچاوی بۆ بەدەستێنانی هەر جۆرە زانستێک هەر جۆرە زانیارێک لە هەر بوارێکا کە بتەوێ ئەمانە ئەتوانی هەمووی کۆکەیتەوە بیرۆکە بخڵقێنی کە بیرۆکەت خوڵقان دوای ئاسایبوونەی ژیانە ئەتوانی جێبەجێ بکەیت بێگومان بۆ هەر قۆناغێکیش دەبێت هەڵسەنگاندت دەبێت و بربەستەکانیش بزانی کە دێتە پێشت لە کە تۆ لە پلانەکە دانەناوە ڕێگە چارەسەری بۆ دابنەی بۆ ئەوی نبێتە هۆی هەرەسێنان بۆ پلانێکە دادناوە. بەڵێ کاکێ من وەکو دواپرسیارم ئەمەوێت ئامۆژگاری بەڕێزت بزانم بۆ تاک بۆ کۆمەڵگە بۆ حکومەت چی بکەین لە ئێستادا تا پەرە بە بیرۆکەکانمان بدەین. بەڵێ خۆی لەسەر ئاسی تاک و خێزانە ئێمە باسمان کرد لەسەر ئاسی کۆمەڵگەشە یاخود کۆمەڵگە و حکوومەتە گرینگە لەم کاتەیە ئێمە پلانمان هەبێ بۆ دوای ئاسایبوونەوەی دۆخکە ئەوەش بە چیەکرێ بۆ نمونە ئەمانەی کە ئێستا لە پەرلەمانن ئەندامانی پەرلەمان ئەوانیش بە هەمان شێوە کەرەنتینە کراون ئێستا دۆخێکی زۆر لەبارە بۆ دانانی بەردام و پلان بۆ کۆمەڵگا ئەمەش بە چیەکرێ بۆ نمونە ئێمە ئەبینین ئێستا لەم قۆناغی کەرەنتینەکردنە یاسای تەندروستی گشتیمان خەلەلی زۆرتیایە پێویستیمان بەدەرکردنی یاسایە کە لە بواری تەندروستی گشتی کە ئەرکی ئەندامانی پەرلەمانەکە لەسەر ئەم بوارە بکەن هەروەها ئێمە تا ئێستا یاسای قەدەغی هاتچۆمان نییە چونکە یاسای قەدەغی هاتچۆ کۆمەڵی ماف و ئەرک بۆ تاکانی کۆمەڵگە دیاری ئەکا کاتێکە ڕانی ماڵەوە ئەکرێنەوە بۆ یە گرینگە ئەندامانی پەرلەمان بیر لە دەرکردنی قەدەغی هاتچۆش بکەنەوە هەروەها ئەبینی لە سەردەمی قەدەغی هاتو ئێمە سوودێکی زۆر بە ژینگە گەێنرا بۆیە گرینگە دیسان پەرلەمان و ئەندامانی پارلەمانی کوردستان بیر لەوە بکەنەوە کە چۆن یاسایەک بۆ پاراستنی ژینگە دەربکەن بە شێوەیەک لە ساڵێکە بەلای کەمی هەفتەیەک بۆ 3 ڕۆژ قەدەغی سەرانسەری ڕابگەندرێت لە پێنا پاراستنی ژینگەیە هەروەها بە هەمان شێوە بە هیچ شێوازێک نێرگەلە نەمینێ ینی دوای ئاسایبوونەی دۆخکە قەدەغی پرسە بکرێت پرسە بە هیچ شێوازێک نەمینێت چونکە پرسە چەندین کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگە هەیە چەندین کێشەی بۆ کۆمەڵگە دروست کردووە لەسەر ڕووی ئەداراییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆیە هیوادارم
پرسە بە هیچ شێوازەکان نەمینێ هەروایە یەکێکە لە یاسا هەرە گرنگەکان کە پێویستە لەم قۆناغا دەربکرێ یاسای دڵنیایی کۆمەڵایەتی و کارە ئەبینین لەم قەدەغی هاتووە کۆمەڵێ کەس کە ڕەوانەی ماڵەوەکرانەوە هیچ سەرچاوەیەکی بژێوی ژیانیان نەبوو بەڵکو بژێوی ژیانی ڕۆژانیان لەسەر ئەو کارەیەکە پێی ئەەکەن بەڵام ئەگەر ئێمە یاسای بیمەی کۆمەڵایەتی و کارمان هەبێ ئەمانتوانی لەم دۆخەیە بە جۆرێ لە جۆرەکان هاوکاری ئەو خێزانانەمان بکردایە کە ڕەوانەی ماڵکراوەتنەوە و سەرچاوی ژیانی ڕۆژانیان لەسەر ئەو کارەیەکە پێی ئەەکەن بە هەمان شێوە ئێمە ئەتوانی ژیانی کارکردنمان ڕێک بخینەوە دیسان ئێمە پێویستمان بە ئەوەی پێداچنەوە بە سیستەمی تەندروستی خۆمانە بکەین لە سەردەمی کۆرۆنای ئێمە بۆمان دەرکەوت کە سیستەمی تەندروستیمان بناغەکەی باش نییە و پێویستی بە پیاچنە و پتەوکردن هەیە یەکێکی دیکە دیسان دەبێت ئێمە کە وەکو حکومەت سوودی لێوەرگێ وەکو لە سەردەمی قەیرانی داراییە و شەڕی داعش ڕوبە ڕوومان بووە ئێمە پشتمان بە یەک سەرچاوی داهاتە بەست هیوادارم جارێککە حکومەت بەخۆیان بچێتەوە سەرچاوەکانی داهات لە کوردستان ئافرەجۆر و هەمە چشن بکات چونکە بەم ڕێگایانە ئێمە ئەتوانین کۆمەلگا بەرەو ئایندەیەکی باشتر هەنگاو بنێت بەڵێ سپاس بۆ کاک هێمن ئەمین شوانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو بەڵێ عزیزانم تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیوایەنجەی سوود و ڕەزامەندیتان بێت تا سبەینێ شاد و کامەران بن.